بەناوی خۆی گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز مامۆستایان و خوێندکارانی خۆشەویست ئێوارەتان باش. خۆشحاڵم ئەمڕۆ لەم ڕێوڕەسمی ئاینیە پیرۆزەدا ئەم ئێوارەیە لە خزمەتتانە. جارێکی تر لە دڵمەوە پیرۆزبایی مانگی خێر و خۆشی، مانگی بەرەکەت و ئاشتی، مانگی ڕەمزانی پیرۆستان لێ یەکەم. ئەم بۆنەیە بە دەرفەت دەزانم کە سەرنج و تێبینی خۆم دەربارەی ڕۆڵی پێشڕەوانەی زانایانی ئاینی و مامۆستایان و بانخوازانی کوردستان بە درێژایی مێژوو وەبیر بێنمەوە. ڕۆڵی عارفان و زانایانی گەورەی کورد لە دێر زەمانەوە لە پێشخستن و گەشە پێدان و جێبەجێکردن و جێگیرکردنی بنەما پیرۆزەکانی ئاینی ئیسلام ڕۆڵێکی یەکجار گەورەیە. هەر لە مەلای جەزیریەوە بۆ خانی، بۆ مۆلانا خالید، بۆ شێخ ماریفی نۆدێ، بۆ نالی، بۆ مەحوی، بۆ هەموو زانایان ڕۆڵێکی یەکجار گرنگ و ڕۆڵێکی یەکجار پیرۆزیان ژێڕاوە. ئێمە یەکێک لە بنەما گرنگەکانی کللتوری ئێمە کللتوری میانڕەوی و ڕێزگرتن لە جیاوازیەکان. سەدەی هەژدە کە سەدەی ڕۆشنگەری و تەنویرە لە ڕۆژاوە، ناوەندە ئاینیەکان کەنیسە و پیاوانی کەنیسە ڕۆڵێکی یەکجار خەتەرناک و مەترسایداریان بینی بوون بە باعیسی نزیکەی کوشتنی ڕشتنی خوێنی 30 ملیۆن ئینسان. جێگە یەکجار شانازیەکی گەورەیە ئەم بزوتنەوەی تەنویر و ڕۆشنگەری لە هەرێمی کوردستانە بە پشتیوانی زانایان و عاریفان و مەلا ناودارەکانی میلەتەکەمان و نەتەوەکەمان، نەک هەر شەڕی لەو دۆلە ڕووی نەدا، بەڵکو پێشڕەوایەتی هەموو پرسە ئاینی و سیاسی و کۆمەڵایەتەکانی ئێمە بوون. ئەم خەسڵەت و سیمایە ئەگەر دەگمەن نەبێ لە سەتاسەری گەلانی دنیا ئەوە بە پەنجەی دەست ئەژمێردرێن. بۆیە ئێستا لێرە لەم موناسەبەتە ئینسان بیری ئەو کارە گرنگ و ئاین دۆستی و ئاین پەرستی ڕاستەقینەیەکەوێتەوە کە مامۆستایانی ئێمە و زانانی ئێمە لە مێژووە ژێڕاویانە. زانکۆ ئیتر دەبێ ئەم ڕۆڵە پەر پێ بدا و ئەم ڕۆڵە باشتر گەشە پێ بدا و ئەو بنەمای تۆلەرانس و یەکتر قبوڵکردن و ڕێزگرتن لە جیاوازی و میانڕەوی باشتر جێگیر بکە. دەستخۆشی لە زانکۆی سلێمانی دەکەم. سوپاسی زۆریشم بۆ سپۆنسەرەکانی فێستیڤاڵەکە هەیە. داواکارم زانکۆی سلێمانی و زانکۆکانی ترمان باشتر ئاور لەم بنەمایانە بدەنەوە. نەتەوەی ئێمە تەنها لە ڕێگەی گەشەپێدان و پاراستنی ئەم سیما و خەسەتە کولتوریانەی خۆیەوە ئەتوانێ وەک دەواازەیەکی ئاوەڵا و گرنگ پێ بنێتە ناو ژیانی گەلانی ناوچەکە و کاریگەری خۆی، ئەو کاریگەریانەی کە لە مێژووی ئیسلامە بەزێڕ نووسراونەتەوە بپارێزێ و گەشەی پێ بدە. زانکۆکانی ئێمە دەبێ باشتر دەرگا و دەواازە و دیوارەکانی خۆیان بکەنەوە و لای ببەن و بێنەوە ناو خەڵک. ئەم فێستیڤاڵە هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی زانکۆکامان بگەڕێنەوە سەر ڕاستەڕێی ئەرکە ڕاستەقینەکانی خۆیان کە جۆگرتنە لە خەم و ئازاری خەڵک، بەشداریکردن لە خەم و ئازاری خەڵک و ڕەخساندنی دەرفەتە بۆ نمایشکردنی هەموو توقوسە جیاوازەکان، هەموو بیرڕاجیاوازەکان. ئەم فێستیڤاڵەش ئەمڕۆ پێوتین تەلەبە و خوێندکاری ئێمە تەنیا نییە، مامۆستاکانتان و سەرۆکایەتی زانکۆکەتان و وەزارەتەکەتان لە پشتانە. بۆیە جێگەی خۆیەتی
لێرەوە جارێکی تر ئەو پشتیوانەی کە وەزارەتیش خوێندنی باڵا بۆ زانکۆی سلێمانی هەی بووە ڕای بگەێنینەوە و پێتان بڵێم وەزارەتی خوێندنی باڵا بە باشترین شێوە هەموو ئیمکاناتەکانی خۆی ئەخاتە بەردەستی زانکۆی سلێمانی. هیوادارم زانکۆی سلێمانی وەکو زانکۆی دایک وەک ڕۆڵە پێشەنگی و مێژوویەکەی خۆی بەردەوام بێ لەم کار و چالاکیانە. پێویستەکە لە سەردەمی نوێدا لەم بارودۆخەدایەتی لە ناو ئۆفیسەکانی خۆمان قەتیس نەبین بینە دەرەوە گوێ لە خەم لە ئازار لە مەشاکلی خەڵک بگرین و دەرفەتەکانی خۆمان باشتر بڕەخسێنین بۆ ئەوی نەوەی ئێستەوە ئایندەمان باشتر دڵخۆش بن بەم جۆرە ڕێزگرتنانە لەم تقوسانە لە بیرروڕایی خوێندکاران و مامۆستایان و هەموو چین و توێژانەی کە پەیوەندیان بە وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە. مانگی ڕەمەزانی پیرۆز هەمووتان دەزانن مانگی خێر و ئاشتیە، مانگی بەرەکەتە، مانگی شتنەوەی دڵەکانمانە، مانگی فرێدانی بوغز و کینەیە، مانگی باوەشکردنە بە یەکا و لێبوردەیی و خۆشەویستیە. داواکارم لە خوای گەورە بمان خاتە سەر سراتە مستەقیمەکەی خۆی، بمان خاتە سەر سراتی ڕاستەقینەی خزمەتکردنی میلەتەکەمان، خزمەتکردنی ئاینەکەمان، خزمەتکردنی جیاوازیەکانمان. داواکار لە خوای گەورە لەم مانگە پیرۆزەیە کە چەند شەوێکی تر بەرەو پیری شەوانی پیرۆزی قەدر دەڕۆین، دوعا و نوزاکانمان بۆ ئەوە بێ کە میلەتەکەمانی یەکگرتوو تەبا بێ. ئەو مشکلانەی کە هاتوونەتە سەر ڕێگەمان، ئەو کۆسپانەی کە هاتوونەتە سەر ڕێگەمان، خوای گەورە بمان خاتە سەر ڕێگە ڕاستەکە، هیدایەتمان بدا بۆ ئەوەی تەجاوزی کێشە و ململانەکانمان بکەین و بمان پەرژێتە سەر خزمەتە ڕاستەقینەکەی خەڵکی خۆمان و خاکی خۆمان لەبەر ڕۆشنایەکانی بنەما پیرۆزەکانی ئاین لە وڵاتەکەمانە. میلەتێکین بە خوێن و قوربانی زۆر هاتوین. خۆشک و برایانی بەڕێزم، باو باپیرانی ئێوە براگەورەکانتان باوکتان دەزانێت بە چی ئازارێک هاتوین. ئەم کریستاڵە مقدسەی کە ناوی ئەزمموی هەرێمی کوردستانە بە ئاسانی نەهاتووە، بە خوێنی باو باپیرانی ئێوە بە ئەنفال بە جینۆساید بە هەڵەجێب شەهید هاتوۆتە دی. نابێ بێباک بین لە بەرامبەریە، نابێ نامەسئولانە تەسەڕفی لەگەڵ بکەین. ئەو ئەزممونە مڵکی هیچ کەسێکمان نییە. بە خوێنی شەهیدەکانمان بە فەزلی خوای گەورە هاتوۆتە دی مڵکی نەوەکانی داهاتوومانە. دەبێ بیان پارێزین، باشتر گەشەی پێ بدەین، باشتر بخێنەوە خزمەتی نەوەکانی داهاتووی خۆمان. هەمیشە ئەوە بەبیرەهێنمەوە هەمومان گلەیمان لە باو بەپیرانمان و دەرفەتەکانی ڕابردوو هەبووە و هەیە. هەمیشەش پێمانەوە بووە فاکتەری خارجی لەبارنەبەوە بۆ ئەوەی کورد خۆی بگا بە مەقسەد. بەس بەداخەوە ئەم تەجروبەیە ئەم 30 ساڵە ئێستا پێمان دەڵێت کە پێویستمان بەوە هەیە باشتر ئاور لە خۆمان و لە تەبایی خۆمان و لە یەک ڕێزی میلەتەکەمان بینەوە. داواکارم خوای گەورە ڕۆژووی تاعەت و حەسەنات و چاکەی هەموو لای قبوڵ بکە. خوای گەورە میلەتەکەمان لە بەڵاو و دەرد و مەشاکل بپارێزێ، ئەزمونەکەمان پارێزراوە بێ، هاوڵاتیانمان پارێزراوە بێت و وڵاتەکەشمان پارێزراوە بێ. خوای گەورە موفق و سەرکەوتوتان بکە. من زیاتر درێژەی پێ نادەم و خواتان لەگەڵ و هیوای شادی و سەربەرزیتان بۆ خوازم و زۆر سوپاستان دەکەم. زۆر سپاس کاک دکتۆر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. سوپاس بۆ وتەکانی بەڕێزتان. بەڕێزان کاتی ئەوەیە کە تکایە بەڕێزان بێدەنجی بپارێزن بۆی کە جۆتان لە وتەی نوێنەری خوێندکارانیش بێ و دواتر بڕگەکانی دیکەش ئەوانەی کە چاوەڕێن بە دڵنیایی و بەجووی دەست پێ بکات. فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز وەزیری خوێندنی باڵا، بەڕێز پارێزگاری سلێمانی، بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی،
بەڕێز بەڕێوەبەری بە شەنەخۆیەکانی زانکۆی سلێمانی و گشت میوانە ئازیزەکان هەرێکە و پێپلە و پۆست و پایی خۆی لە ناو کۆمەڵگا و گشت خوێندکارانی ئازیزی بە شەنەخۆیەکانمان بە ناوی گشت خوێندکارانی زانکۆی سلێمانیەوە بە خێراتنی تاک بە تاکتان دەکەم بۆ یەکەمین فیستیڤاڵی ئاینی تایبەت بە مانگی ڕەمەزان بە خوێندکارانی بە شەنەخۆی وە ساڵی 2022-2023 دەستخۆشی لە سەرۆکایەتی زانکۆ و سنتەری هەماهەنگی زانکۆ و گشت کۆمپانیا و لایەن و کەسایەتیانە دەکەین کە بەشدار بوون و هاوکار بوون و هاوکاری سەرەکی بوون لەوەی کە ئەم فیستیڤاڵە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە لە مانگێکی پیرۆزی وەکو ئەم مانگەیە پێشکەش بکرێت. بەڕێزان، ڕەمەزان مانگی ڕۆژوونە ناو خود و تێفکرین و تێڕوانین و تێڕامانە لە خودی خۆمان و پاکردنەوەی خودی خۆمان و چواردەورمانە. مانگی ڕەمەزانی پیرۆز ڕاستراوە بە مانگی ڕەحمەت و بەرەکەت بۆ سەر دڵی هەمووان، بۆ سەر هەموو عەودەکانی بەبێ جیاوازی. ڕەحمەتی خوای گەورەیە بۆ سەر هەر هەموومان، وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکیا دەفەرمێ وأوله الرحمة ووسطه مغفرة وآخره عتق من النار. بەپێی قسەی پێغەمبەرمان بێ صلی الله علیه وسلم ڕەمەزانی دابەش کردووە بۆ سێ بەش. دە ڕۆژی یەکەم ڕەحمەتی خوای گەورەیە بۆ سەر عەبدەکانی بەبێ جیاوازی. دە ڕۆژی دووەمی لێبوردەیی خوای گەورەیە بەرامبەر تاک بە تاکمان بۆ هەموو ئەو کردەوارانی کردومان بێ تەبان گەرشایەنی بین. و دە ڕۆژی سێیەمیشی بریتیە لەوەی ئەی سەلمێنێ کە خوای گەورە ئێمەی خۆشەوێ بەوەی کەوە لە ئاگری دۆزەخ لە عەزابی قیامەت بدوورمانەگرێ. دوو جۆر هاتنە خوارەوەی قورئان هاتووە. قورئان بە دوو شێوات هاتۆتە خوارەوە، بە دوو جۆر هاتۆتە خوارەوە، دوو جار هاتۆتە خوارەوە بۆ سەر زەوی. یەکەمیان لە ڕۆژێکی لەیلەت القەدرە بۆ ناو کیان و دڵ و ڕوحی پێغەمبەر هەموو کۆد و زانیاریەکانی بە یەک جار هاتۆ خوارەوە، ئەوە پێی ئەوتێ ئینزال. و دووەمیشیان ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ و کات بە کات و ساڵ بە ساڵ لەگەڵ بارودۆخ و کاتی گونجاوی خۆیان هاتە خوارەوە بۆ هەموو ئومەتی پێغەمبەر، بۆ هەموو مرۆڤەکان لە سەرانسەری جیهان. ئەوەیان پێوتێ تەنزیل. ڕەمەزان ئەبێ سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەین بۆی کە گۆڕانکاری بکەین، گۆڕانکاری لە خود و لە کیان و لە هەڵەکانی خۆمانە بکەین، تێ هەڵەچنین بۆ خۆمان بکەین لەو کردەوارانەی کەیکەین و لەو ڕەفتارانەی کە ئەنجام دەدەین. ڕەمەزان مانگی نوێبوونەوەیە بۆ هەموو بەشەرەکان، بۆ هەموو ئومەت بەبێ جیاوازی. خوای گەورە لە ئایەتێکا دەفەرمێ إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. كواتا إما قربين سر رقي راست نتوب وآمنة ببين باورداري راستقينا باوردارك كهيج رقو كينيك لناو ضليا نبي خو بس زانيك لناو ضليا نبي شكاو ضلي كر باك بقريته ولا خوشويست لا رقو كينا لانيكي عرامة بي بو خوشويستي باساني تي بالداتو بالب كيشي كوامان كرت بەدڵنیایە گەر دوو خاڵەمان جێبەجێ کرد خاڵی سێم خۆی بە ئاسانی جێبەجێ بێ. ئەویش ئەوەیە کە کاری جوان بکەین بەرامبەر ئەوانی کەوا شایستەین، بەرامبەر خۆمان، بەرامبەر بە دایک و باوکمان، بەرامبەر بە کۆمەڵگاکەمان، بەرامبەر بە نەتەوەکەمان، بە هەموو کەسێکی ناسین. پێدانی خۆشەویستی ئەو کاتە تۆ کەسێکی دڵسۆزی، کەسێکی کە خۆشەویستی لە ناو نەختە هەڵەقوڵێ، ئەو کاتەیە کە تۆ بەبێ جیاوازی تەمەن، بەبێ جیاوازی کەسایەتی کوڕی کێیە و کچی کێیە، بەبێ جیاوازی ئەوەی کە بە تەمەنە یان پیرە، گیاندارە یان بێگیانە، خۆشەویستیە بەخشی. دوای ئەوە دیتە سەر کۆمەڵگاکەی خۆت ئەگۆڕی. ئەو کاتە بۆت هەیە کە بڵێ کۆمەڵگاکەم هەڵەیە یان فڵانە هەڵە لە کۆمەڵگاکەم ئەبڕم، کە تۆ پێی بڵێ کە خۆت گۆڕی بێ. زانکۆکەمان زانکۆی دایک هیوادارین بەردەوام بێ لەم جۆرە فیستیڤاڵە و ئاوەردانەوە لە ئێمەی خوێندکار بەبێ جیاوازی و هەردەم ناوی لە ترۆپک و گەشاوە بێ. فاللهم سلم وبارك على نبينا خاتم الأنبياء
وعلى آله وصحبه أجمعين، واجعل رمضان لنا سبيلا لارتقاء أنفسنا وتقلب قلوبنا إلى خير حال. رمضان هم ولايك بيروز بيت. دەست خۆش سپاس بۆ خوێندکار هانا عەبدولکەریم. وا بزانم ئەمەیان دەمێکە چاوەڕێین وەلای زۆرینەش خۆشەویستە و قسەکانیشی بە پێزە و دڵنیام هەمووشمان بە بێدەنگی گوێی بۆ شلەکەین. لەبارەی مامۆستا عاریفەکانمانەوە بەڕێز دکتۆر بوشرا کەس نەزانی مامۆستا لە کۆلێجی زمان لە زانکۆی سلێمانی بفەرمێ بۆ پێشکەشکردنی بابەتەکەی لە ماوەی 15 خولەکدا سوپاسیەکەین. سڵاوتان لێبێت، وەختتان بەخێر، تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ بێ. ئەم ئێوارەیە لە خزمەتی جەنابتانە وەختی شەریفتانەگرم. چی بکەم؟ ئەم ئێوارەیە وەختی جەنابتانەگرم بابەتێکی کورتان لەبارەی مامۆستا عارفەکانمانەوە پێشکەشەکەم. هیوادارم نەفەستان درێژ بێ و بەرگەی ئەو کاتەکەمە بگرن کە لە خزمەتانە. پێشەکی قسە لەسەر ئەو دوو شێ ئەەکەم کە بۆ ناونیشانەکەم داناوە. یەکەمیان مامۆستا. مامۆستا ئێمە بە کێ ئەڵێن مامۆستا؟ مامۆستا هەر کەسێکە کە شتێکی لێوە فێربین. ئەو بابەتە بابەتێکی میتۆدی و ڕێبازی و تیۆری بێ یا بابەتێکی ئاسایی ڕۆژانە بێت. هەر کەسێک زانیاریەکی پێیان لە ڕوانگەی تەسەوفەوە ئەوە مامۆستایە. بەندەم مناڵ بووم هەمیشە چیرۆکێکی حەزرەتی عەلیان بۆ گێڕاینەوە، ئیمامی عەلی. ئەیانوت هەموو جارێک لە ناو قوڕەیشا کە دائەنیشت پیاوێکی شڕۆڵەی شوان ئەهاو ئەو یەکسەر هەڵستا لەبەری. ڕۆژێ هاوڵانی لیان پرسی قوربان زۆر بە احترام و هەموو جارێت لەبەر ئەو پیاوە ڕەشۆکی هەڵەسی نهێنی ئەمەمان پێ بڵێ. ئەویشە فەرمێ ئەوە مامۆستامە. پێڵێن قوربان بەپێی فەرمودەیەک پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ شاری زانستە، جەنابەت دەرگای ئەو شارەی. یعنی چی مامۆستایەکی تۆ شوانێک بێ؟ ئەویشە فەرمێ ڕۆژێک زانیاریەکم لێ وەرگرت لەبارەی دوور لە ڕووی ئەم مەجلیسەوە سەگێکی مێچکەوە. لەبەر ئەوە نهێنی چڕکراوەی نهێنی زانستی ئەو بوو. هەموو ئەو شتەی ئەوەی زانی ئەو بوو. ئەو بەبێ بەرامبەر خستێ چنگی منەوە. لە ڕاستیە زانست گەوهەری ئەو ئینسانێ، گەوهەری مامۆستاکانە خستێ دەستمەوە. بۆیە من هەمیشە بە مامۆستای خۆم ێزانم. کەواتە کاتێک لەم کاتەکەمەیە لە خزمەتی جەنابتانە باسی مامۆستاکەم، هەر کەسێک ئێمە شتێکی لێوە فێربین مامۆستایە. مەبەستمان لە عارف کێیە؟ عارف ئەو کەسەیەک کە ڕێگەی سەیر و سلووکی گرتۆتە بەر، بە ڕێگەی شەریعەتا ڕۆشتووە، بە ڕێگەی تەریقەتا ڕۆشتووە، گەشتۆتە حەقیقەت و بە مەعریفە ڕووناک بۆتەوە. عارف ئەو کەسەیە کە میعراجی ڕۆحی خۆی کردووە، یەک بە یەک سیفاتە ئاژەڵەکانی لە خۆی داماڵیەوە و خۆی ڕازاندۆتەوە بە سیفاتی حەزرەتی حەق. عارف ئەم ئینسانەیە کە
لە نێوان فریشتەبوون و ئینسانبوونە ئینسانە بەڵام سیفەتی فریشتەی هەڵگرتووە لەبەرەوەی کاتێک ئێمە بە شێوەی ئادەمی زات خولقاوین لەژێر جەبری ئینسان بوونین بە غەریزە بە ئەحساس بە جەستەیی بە بایۆلۆجی بەڵام عارف ئەو کەسەیە کە توانیوێتی سیفاتەکان لە خۆی ڕاماڵێ و معریفەیەکی زۆر زۆر قوڵی هەبێت بتوانێت ئەوانی کەش لەگەڵ خۆیان ڕووناکاتەوە ئەی ئەگەر کەسێک مامۆستا بێ و عارف بێکێ ئەو کەسە ئەو عارفەیە کە خۆی ڕێگەی بڕیوە معراجی ڕۆحی خۆی کردووە بەڵام ئامادەیە سەر لە نوێ لەگەڵ هەر شاگردێکە کە دێتە بەردەسی دیسانەوە پێ بەپێی ئەو لەگەڵ یا بڕوە معراجێکی تری ڕۆحی بکاتەوە تەشبیهی نەبێت وەکو شاخەوانێک ئێمە کە لەگەڵ کەسێکی شاخەوانە سەرەکەین بەسەر شاخێکە ئەگەر ئەو مامۆستایەکی لێ هاتوو بێ هەموو جارێ لەگەڵێکێ لە تەمەڵەکانی وەکو ئێمەیە ئەگەڕێتەوە خوارەوە ئەچێتەوە سەرەوە ئەگەڕێتە خوارەوە ئەو قەڵەمباز ئەکا لە ڕاستیە مامۆستای عارف کەسێکی ڕێزانە و کەسێکی لە کارزانە بۆیە ئێمە کاتێ باسی مامۆستای عارفەکەین مەبەستمان لەم چەمکەیە ئەی مامۆستا عارفەکانی ئێمە کێ بووە مەبەست لە ئێمە لەم شوێنەیە کووردە و بە تایبەتی ئەم گروپین بە هەمومانەوە بە خوێندکاران و بە مامۆستا ئەزیزەکانمان و بە هاوکارەکانمان و هاوپیشەکانمانەوە کە ئێمە ئێستا لێرە لە شاری سلێمانیین بەندە مێژوویەکی شاری سلێمانیتان بیرە خەمەوە ئەم ئێوارەیە ڕێک ئەوەم بیرکەوتەوە کاتێک کە شاری سلێمانی دروست دەکرێ یەکەمین جار لە ناوجەرگەی شارەکەیە مزگەوتێک بنیادەنرێ ئێستا هاوڕێیانمان دیسان داوای مزگەوتیان کرد ڕێک ئەوەندەی تر ئەو چیرۆکەم بیرکەوتەوە لە ناوجەرگەی شارە یەکەمین شەد کە دروست دەکرێ مزگەوتێکە ئەم مزگەوتە لە یەک کاتە ڕۆڵی ئێستای زانکۆ و تەکیە و خانەقا و لایەنە کۆمەڵایەتیەکان و تەنانەت بە جۆرە لە جۆرەکان دکتۆرە دەرونیەکانیشی ئەبینی لەو مزگەوتەیە مامۆستایەکی گەورە وەکو چۆن لە فەلسەفەیە مامۆستای یەکەممان هەیە مامۆستای یەکەمی شاری سلێمانی مامۆستایەکی عارفە لە یەک کاتە ئەمینداری کتێبخانەیەکی گەورەیە کە لە ناو مزگەوتەکەیە هەیە لە یەک کاتە شارەزایەکی تەواوەتیە لەسەر زانستە شەریعەتیەکان هاوکات مرشیدە پیرێکی تەریقەتە دەستگیری دەروێشەکانەکە بۆ گەشتن بە حەقیقەت هاوکات لەگەڵ یا بەلاغەزانێکی ڕەوانبێژی زانی شاعرە لەگەڵ هەموو ئەمانەیە کەسێکی نان بدەیە ئەم ئێوارەیە بۆ دەقەیەک بیرم کەوتەوە ئێرە بۆنا ئەڵێ 200 ساڵ پێش ئێستاە چەندێ شیرینە لە یەک کاتە نانەخورێ لە لایەکی ترەوە تۆزێک تر مناجات دەکرێ لە لایەکی ترەوە بابەتی فکری باسەکرێ ئەم مامۆستایە کە دێتە شاری سلێمانی و بیرمان بێ میرەکان پشگیریەکی باشی مامۆستاکانی ئێمەیە بوون میرەکانی بابانمان ڕێزی زانستیان لابوو زاناکانی خۆیانیان خۆشەویست ئەوەی کە سەرپەرشتی ئەم قوتابخانەیە گەورەیە کرد لەلایەکەوە دین هەبوو لەلایەکەوە زانست هەبوو لەلایەکەوە بەلاغا شەعر کتێبخانە نانبدەیی ئاوەڵایی شێخ محەممەدی نۆدەیی بوو لەبەر ناسراوی ناسرابوو بە شێخ معروف کاتێک خەڵکی ناوچەکان خوێندکاران زۆر مەبەست بە بۆ جەنابتان چونکە ئێوە زۆرینەتان لە شار و شارۆچکەکانەوە هاتوون هەر یەکەتان بە خولیایەکەوە تەشریفتان هێناوە بۆ شاری سلێمانی ڕەنگە هەندێکتان بەڕێکەوت لەبەر قبول هاتبێتن بەڵام ئاخرەکەی بە هەدەفێک هاتوون لەو سەردەمایە کە بیستن مامۆستایەکی عارفی مەزن لە شارەکەیە هەر یەکەی بارگە و بنەی خۆی کۆ کاتۆ لە شار و شارۆچکەکان و ڕۆکەنە سلێمانی ئەوەی زانستی شەریعەتی ئەوێ بە کامڵی وەری ئەگرێت ئەوەی زانستی تەریقەتی و زانستە دەرونی و زانستە باتنیەکانی ئەوێ لێرە ئەمێنێتەوە چونکە ئەوە بە ئاسانی وەرناگیرێت ئەگەر زانستی شەریعە بە 4 ساڵ وەرگیرێ زانستی تەریقەت یەک عمری ئەوێ بۆ ئەوەی سبەینێ زۆر خاکەڕایانە بڵێ من خاکی دەری کەسێکم کە تۆزێک لە تەریقەت شارەزایە لەو کاتە هەر کەسەی بارگە و بنەی خۆی کۆ کاتەوە باوکەکان دەست بەداری کوڕەکانیانە بن ئەڵێ بڕۆ زانستی خۆ وەرگرە کاتێک
لێرە یەک دنیا فەقیر ڕوو ئەکاتە ئێرە بە زانستی پڕی خۆیەوە ئەڕواتەوە و بیرمان بێ ئێمە باسی سەردەمێ ئەەکەین قسەی کەسێک ڕەواجی هەبوو کە مامۆستای هەبێت ئەوەی مامۆستای نەبووایە قسەکانی ڕەواجی نەبوو گوێ لێ نەئەگیرە تەنانەت ئەگەر تەماشای شعری کلاسیکی کوردی بکەین بەندە زۆر جارە گەڕێمەوە ناو شعری کلاسیکی کوردی بۆ وەرگرتنی بابەتەکان لەبەرەوەی پڕە لە دانایی مستەفا بەگی کوردی لە یەکێ لە غەزەلەکانیە ڕوبەڕووی یارەکەی ڕوبەڕووی دڵدارەکەی ئەڵێت چاوەکەم دەرحەق بە من بە قسەی بەدی بێ پیر مەکە بێ خەتا و سووچ و قەباحەت خۆت لە من دڵگیر مەکە پیر مەبەست لە مرشیدە مامۆستایە ئوستازە بە زمانە زۆر سادە و ساکارەکەی وەستایە هەر کەسێ ئێمە لێوەی فێربین تەنانەت لە بینی دوو عاشقا ئەگەر کەسێک قسەیەکی نەشیاوکە مستەفا بەگی کوردی لێ وەرناگرێت ئەڵێ لەبەرەوەی پیری نییە کەواتە سەنگی قسەی هەر کەسێک لەو سەردەمەیە ئەوەیە مامۆستاکەت کێ تا من بزانم بە قسەی تۆ بکەم تا قسەکەت ڕەواجی لای من هەبێ چونکە مامۆستاکان مۆریان ئەیە لە شانی تەلەبەکان مۆری زانست ئەتوار و گفتوگۆ و قسەکانی خوێنکارەکە نیشاندەری مامۆستاکەی بوو بە پێچەوانەوە مامۆستایەک خوێنکارەکەی وەها پەروەردە ئەکرد لە ئەچوە هەر شوێنێک ئەچوە هەر مزگەوتێک بۆ ئەوەی لەوێ دەستکا بەکاری خۆی لێیانە پرسی مامۆستاکەت کێ بوو وە کاتێک کە لە شار و شارۆشکەکانەوە خوێنکاران هاتن فەقیەکان هاتن لە ڕاستیە بۆ پیر ئەگەڕان بۆ مامۆستا ئەگەڕان شارەکە پڕ بوو لە مامۆستا وە بیرمان بێت هەندێک لەوانەی کە لە شار و شارۆشکەکانەوە ئەهاتن لەبەر ئەوە نەئەهاتن کە لە شارەکەی خۆیانە مامۆستای گەورە نییە چونکە بێگومان لە شارەکانی خۆشتانە ئێستەش و ئەوساش مامۆستای مەزن هەبوو و هەندێک لەوانەی کە ئەهاتن تەمەنیان گەورە بوو فەقەیەکی مناڵ نەبوون بەڵکو هاتبوون مامۆستایەکەمەکەی شاری سلێمانی مۆرێک با لە بڕوانامەکەیان تاوەکو قسەیان لە ناو خەڵکان ڕەواجی هەبێت لێرەوە حەزەکەم پەیامی مامۆستا عارفەکانمان بزانین ئەوان چ پەیامێکیان هەبوو پیرەمێرد لە دوو بەیتی زۆر پچکۆلە و جوانە پەیامی مامۆستا عارفەکانمان پێڵێ پایەی وەلێتی سیانە علم و ئەدەب و ذکری سوبحانە باسی ئەوە کە ئەگەر بمانەیە وەصفی وەلی بکەین وەلی مەبەستمان لە کەسێکە کە لە خواوە نزیکە و ئیشی مامۆستا عارفەکان ئەوەیە تەلەبەکانیان فێر بکەن لە خواوە نزیک بن سێشتە یەکەمیان علمە لە دوای علم ئەدەب هێت و دواتر ذکری سوبحان ڕیزبەندێکە دوای عەرزتانەکەم بۆچی وایە هەتاوەکو زانستت نەبێت بە شێوازی تەقلیدی خواپەرستی بکەی ناگەی بەو حەقیقەتەکەی کە قەرارە بگەیت عارفەکان شاگردەکانی خۆیان وا پەروەردە ئەکرد تۆ ئەبێت شارەزای بنەماکانی ئاینەکەت بی و کاتێ باسی عیرفانەکەین مەبەستم لە تەسەووفە کاتێ باسی تەسەووفەکەین بیزەبت مەبەستم لە تەسەووفی ئیسلامیە لە ناو دینی ئیسلامەوە جەرەیان ئەبەستێ تۆ ئەبێت زانابیت بە حاڵی خۆت ئەبێ بزانی تۆ کێیت و بە شێوازێکی باو بە شێوازی تەقلیدی خواپەرستی نەکەی هەر کەسێک خۆی ناسی خوای ناسی ئەمە وتەی بەناوبانگی هەموو عارفەکانە لە ناو تەسەووفی ئیسلامیە و هەر کەسێک زانستەکەی وەرگرت هەر یەکێ لەو عیلمانەی کە ئەوسا ئەخوێنرا چ زانستە شەریعەتیەکان فقه فەرمودەناسی دواتر زانستە ماتماتیکەکان ئەندازیاری زمان بەلاغا فەلەگناسی هەتا دوایی کاتێ زانستەکەت وەرگرت لەگەڵیشیا ئەگەر بدویستە لای مامۆستای یەکەمی شاری سلێمانی تەریقەتیش وەرئەگرت ئاشنا ئەبووی بە ڕێگای ڕووناکبوونەوە ئەو کاتە پێت ئەنایە هەنگاوی دووهەمەوە کە ئەدەب بوو علم و ئەدەب و ذکری سوبحانە هەمیشە مامۆستاکانمان فەرموویانە هەر کەسێک زانستی هەبوو ببورن
هەر کەسێک زانستی هەبوو بەڵام خواناسی لەگەڵا نەبوو ئەوە بەرەو گومڕاییە بە. هەر کەسێک تەریقەتی هەبوو دینی هەبوو بەڵام زانستی لەگەڵا نەبوو ئەوە بەرەو ساویلکەی و جۆرێک لە دڵم نایە هیچی تر بڵم جۆرێک لە ساویلکەییە. وە کاتێک دەهاتە ناو تەریقەتەوە فێری ئاداب ئەکرا. حەزەکەم عەرزتان بکەم هەموو ئادابەکان لەلایەن مامۆستا عارفەکانمانەوە یەک بە یەک جێبەجێ کرابوو لە ئادابی نان خواردنەوە هەتا گفتوگۆکردن و مامەڵە و هەڵسو کەوتکردن. هیچ کەسێک لە خوێنکارەکانی ئەو عارفانە بۆیان نەبوو لە هەر شوێنێ بیانەوێ قسە بکەن ئەوەی کە ئەمڕۆ ئێمە گیرۆ دەین. چونکە ئەو جۆرە قسەکردنە کە مامۆستاکە مۆرینایە بێ لە شانە وەکو سازێکی ناساز وایە ئەبێ بە بارگرانی بۆ سەرگوێی ئێمە و بۆ سەردڵی ئێمە. هەمووتان بەر ئەو قسانە کەوتون کە قسەی زۆر ناجۆر قسەی زۆر ناشرین بوون. یەکسەر زانیوتە ئەمە پیری نییە، یەکسەر ئافاقەیەکت بۆ هاتووە سەبوریت بۆ هاتووە چونکە ئەم قسانە کەسێکی دانا نایکە. عارفەکان داوای بێدەنگی لە شاگردەکانیانەکەن لەبەر ئەوەی بزانێت قەبارەی ئەو چەندێکە تا بێدەنگ نەبی نازانی قەبارەت چەندێکە بۆ وەرگرتنی زانست و زانیاری. قەبارەی ڕاستەقینەی مرۆڤ ئەو کاتە دەرەکەوێ کە بێدەنگە. قسەکردن هونەر نییە لای مامۆستاکانی پێشومان، قسە نەکردن هونەرە چونکە هەموو کەسێ ئەتوانێ قسە بکە بەڵام هەموو کەسێ ناتوانێ بێدەنگ بێت. و ئەمە قورسترین ڕاهێنانە کە خوێنکارێک کە شاگردێک لە بەردەستی پیرەکەیە فێری ئەبێت. کورد زۆر لە مێژە وتویانە پێشینانمان فەرمیوانە زمان بوەستێ سەرڕەحەتە. کاتێک کە قوڵ بوونەوە کە بێدەنگ بوون بێدەنگ بوو وردە وردە ئەزانێ خۆی کێیە ئەزانێ ئەوی تر کێیە و وردە وردە یەک بە یەک سیفاتە جوانەکانی تری بۆ دێت. لەگەڵ ئەمەشە فێری عیبادەت ئەکرێت. خوێنکاران شتێکی ڕەنگە ئێمە ئێستا زۆر پێویستمان بەم بابەتە بێت. مەحویە فەرمێ بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوا نەکەم چی بکەم، بە شەمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم چی بکەم. کاتێک ئەفەرمێ زوڵمەتی تەقوا، زوڵمەتی تەقوا یعنی چی؟ یعنی ئەوەی شاگردی مامۆستاکە عیبادەت ئەکا بەڵام عیبادەتەکەی خۆی لێ بۆ بە شتێکی مهم. خەریکە فەخر فرۆشی بەسەر من و تۆیە ئاکا، تۆ سەرپۆشەکەت شلە، تۆ ئێوارە نوێژت نەکرد، تۆ قسەت لەگەڵ ڕەفتارتان نییە. ئەی ئەم هەموو حوکمە. کاتێک عیبادەت بکەی و عەشقی خوای لەگەڵا نەبێت، کاتێ عیبادەت بکەی بە تەقلید، کاتێ بە شوێنکەوتنی ئەوانی تر عیبادەت بکەی حەقیقەتی ڕاستەقینەی خۆتت نەدۆزی بێتەوە، پرسیار و گومانت نەبێ بەرامبەر بە دینەکەت بەرامبەر بەخوا تا بگەیتە یەقین. ئەو بێگومان عیبادەتەکەت ئەبێ بە زوڵمەت. ئەی چی ڕووناکیە کاتەوە؟ بەسەر چاو چی ڕووناکیە کاتەوە؟ بێگومان ئەوەی کە ڕووناکیە کاتەوە نووری بادەیە. بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوانەکەم چی بکەم. نووری بادە لە ئەدەبیاتی عیرفانیە بادە بە مانای شەرابی واقعی نایە، بە مانای عەشقی خوایی هەیە. کاتێ تۆ ئەوینداری خوابیت بێگومان عیبادەتەکەت نابێتە تانەوتە شەر، نابێتە شکاندنی دڵی ئەو. لەگەڵ ئەمانەشە ئەگەر ئاگامان لێ نەبێ زانست بخورایی و کیبرەهێنێت. هەمومان ئەو مامۆستایانەمان بینیوە کە زانست دوای لێکردوون چروک و ڕەزیل بێ دەستی بن و قێنێ شا بە سەپان نەگرێت. هەمووشمان ئەو زاهید و عابیدانەمان دیوە کە پێی وا بۆ خۆی قوتبی ڕەبانیە، ئەوانی تر خوانە ناسن. عیبادەت ئەبێ بە عەشقەوە لەگەڵ خوایە بکرێت. مامۆستاکانی پێشینمان ئەوەمان فێرەکەن. واللهی مامۆستا محەممەد فەرمووی چەندێک ئەڵێ بۆیە من درێژم یای بەسەر چاو تەواو داوای لێبوردنەکەم ببورن من وتارەکەم تەواو نەکرد خواتان لەگەڵ ببورە
کاتەکە دیاریکرا و سپاس بۆ بەڕێزت ئەرکت کێشە سپاس بۆ بەشداریکردن دکتۆر بشرا کەس نەزانی مامۆستا لە کۆلێجی زمان زانکۆی سلێمانی نمایشێکی هونەریمان هەیە لەگەڵ وتەکانی دکتۆر بشرایە بمان بات بۆ زیاتر تێگەیشتن ئەویش نمایشی هونەری گروپی مێخەک بە ئامێری دەفونەی ژەنیاران هاژە باسط شێنێ غەفور شانیا عابد بڕوا ئەحمەد بفەرمون دەخولەک کاتیان هەیە بە سپاسەوە
سپاس دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ سپاس بۆ گروپی مێخەک ژەنیاران هاژە باست شێنێ غەفور شانیا عابد بڕوا ئەحمەد سپاس بۆ ئەو پارچە هونەرەی کە پێشکەشتان کردین من لە بابەتێکەوە ئەم دکتۆرە بەڕێزم خۆشویست طبعا خۆی زۆر قسە خۆشە ڕووخۆشە و لە ناو دڵی هەمومانە پێگەی خۆی هەیە جێی خۆی هەیە بەڕاستێکەی بەڵام لە یەکێک لە بابەتەکان یا سیمینارەکانیا کە پێشکەشێ کرد بەڕێزێک بە کامێرەیەکە و لەگەڵی ئاڕات ئەویشەیە بچێتە سەر ستەیج و تەکەی پێشکەش بکات بە پێکەنینە جوانەکەی خۆیەوە پێڵێت من مایکل جاکسن نیم هێنە دوام مەکەوە وابزانم باشیە ناسن بەرپرسیارەتی گەنج دکتۆر زانا قەساب پزیشکی پسپۆڕی دەرونی بەڕێزیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی بابەتەکەیان لە ماوەی 15 خولەکدا سپاسی بەڕێزیانەکەین با بفەرمێ بەناوی خوا سلام عەلەیکوم هیوادارم زۆر باش بن خۆشحاڵم لەوەی لە خزمەتانە مەمە شەو سپاس بۆ زانکۆی سلێمانی بۆ ئامادەکارانی ئەم فێستیڤاڵە سپاس بۆوەی ئەزیز خۆشحاڵم لەوەی کە توانین لەم 15 دقەیان کەمتر لە خزمەتانە شتێک بگەینین بە یەکتری کە ئیسفادەی هەبێەوە بمێنێتەوە لە لای هەمومان بەڵام بابەتەکەی من بریتێ لە بەرپرسیارەتی بەرپرسیارەتی شتێکی ڕۆژانەیە ئەمە نییە بڵێ دقەیەک بەرپرسیارین و دقەیەک بەرپرسیارنین خی گەورەوە خەڵقی کردوین کە بەگشتی هەموو کات بەرپرسیارین بە کورتی لەسەر دوو تەوەرەی سەرەکی لە بەرپرسیارەتی قسە ئەکەم یەکەمیان بەرامبەر بە خۆتە دووەمیان بەرامبەر بە غەیری خۆتە بە غەیری خۆت خانەوادەیە کۆمەڵگایە وڵاتە مامۆستایانتە خێزانەکەتە هەر هەمووی ئەمێ بە نمونەیەک دەست پێ بکەم یەکێک لەو کەسایەتیانەی کە بەرپرسیارەتی وای لێکرد ئازاری زۆر تووشی بێ تاوان بۆ معلوماتان ئەو کەسەی بەرپرسیارەتی وەربگرێ لە ژیانیا بێ بەرپرسیارەتی ژیانی خۆی هەڵگرێ بەرپرسیارەتی چواردەرەکەی هەڵگرێ ئازاری زۆرە چێژێ زۆر ناڕەحەتە بێ یەکێک لەو کەسایەتیانەی کە بە بۆنەی بەرپرسیارەتی وەرگرتنەوە ناڕەحەتی زۆری تووشە بێ مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسە چەند کەس مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسە ناسێ دەست بەرزکات ئافرم دەلەدە زۆر باش ئەوەی نایناسێ ئەستەغفیرڵڵا بکە تەمام باش طبعا مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لە بیارە جەنابیان کە لەوێ فەقێ بن و ئەخوێنن پاش ماوەیەک لەوێ دەرەکرێ بە بۆنەی عادەتێکی زۆر خراپ کە لەم شەعبەیە هەیە غیرە و حەسادەت و بەخالەت و ڕق هەل لە خۆی ڕقی لە کەسێکەیە کە تۆزە لەو شارەزاترە تۆزە لەو عالەمترە تۆزە لەو باڵابەرزترە تۆزە لەو جوانترە تۆزە لەو پارەزاترە ئەمە یەکێکە لە گرێ دەرونیە گەورەکان کە بەشێک لەم شەعبە هەیەی طبعا زۆربەی شەعبەکان هەیەنە بەڵام شەعبی ئەمە یەکێکە لەوانە دێتە سلێمانی پاش ماوەیەک پاش چەند ساڵی لێرەش دەرەکرێ بەڵام ئەم دەرکردانە مامۆستا عەبدولکەریم مدەڕیسی کرد بەو پیاوەی کە ببێتە مفتی عێراق ببێتە ئەو پیاوەی کە سەدام مەمنونی بێ کە کوڕێکی کوردی کابرایەکی خەڵکی منتیقەی هەورامان ببێتە مفتی هەموو عێراق ئەمە هەڵگرتنی بەرپرسیارەتیەوە هاکە کە تۆ سەرەڕای ناڕەحەتی و دەرکردن و گواستنەوەت و ڕاگوێزانت تۆ هەر قوبوڵتە ئەتەوێ بەرپرسیارەتی هەڵگری کەواتە یەکێک لەو شتانەی کە لە بەرپرسیارەتی خۆمانە هەیە برتێ لە بەرپرسیارەتی عەقڵمان تۆ دانیشتی بە دیار تیکتۆر کەوانێ سێری مەجموعەیە شتەکەی لە فەیسبوک کۆمەڵێش سێرەکەی لە تویتر کۆمەڵێش سێرەکەی لە ئینستاگرام کۆمەڵێش سێرەکەی ئەبێ پرسیارێک لە خۆ بکەی باوکی من براکەم بەرپرسیاریت لەوەی کە وەری دەگری بۆ چونکە ئێستا عەقڵێکی جەماعی دروست بووە
کە ئێمە لە مصطلحی سایکۆلۆجیا پێڵین کۆگنیتیڤ بایەس. کۆگنیتیڤ بایەس یعنی چی؟ یعنی لایەنگری معرفی. یعنی بۆ نمونە من خۆم فەشەلم هێناوە، شکستم خواردووە، لایەنگریەکی معرفی بۆ خۆم دروست دەکەم، بەڵام هۆکاری فەشەلی من چییە؟ کاکە گیان لەم وڵاتەیە کەس هیچ نایە بە هیچ، لەم شارەیە کەس هیچ نایە بە هیچ. تا ڕادەیەک ئەمە ڕاستی تایە، واستە هەیە و مەحسوبیەت هەیە و کۆمەڵێک کەس لە پێش کۆمەڵێک کەسی ترەوەن و یاسا جێبەجێنی، ئەمە تەواوە. من پێم باشە ئەو گلەیە لە حکومەت نەکەین، چکەوازان جەماعەتی حکومەت لێرە نەماون، لێی نەکەین. بۆ؟ چونکە ینی وانە با هیچ نەڵێن، ینی نەوەک دوایی بابین گلەیەکە لە خۆماکەین. ئۆکەی؟ بەرپرسیارەتەکەی خۆمان وەرگرین کەواتە. خاڵی یەکەم لە بەرپرسیارەتی فکرەکەی کە هەمانە بریتێ لەوەی کە نەخێر شەرت نییە هەموو شتێک کە ئێمە پێمان وایە شتەکان بە چانسە ڕوایاندا. من پرسیارێکەکەم تۆ لای خۆت جوابی بەرەوانە لە مێشکتا لە بەرەوەی مەجال نییە مناقشە بکەین. ئایا دڵخۆشی، سەعادەت، خۆشبەختی بۆ ماوەیە؟ ئەمە عیلمیەن بە چێژنەوەیەکی کوردێسە جواب دەدەمەوە. ئایا بۆ ماوەیە؟ ئایا گەر من باو باپیرم کەسێکی بێزاری، پەستی، دڵتەنگی، خەمۆچی، دایمە بێزارە لە ژیان بوو بێ، ئایا ترەوە بۆ ماوەش بۆ من ماوەتەوە؟ یەکێک لەو توێژەنەوانەی کە کراوە لە ساڵی 2017 ئەڵێت دڵخۆشی، خۆشبەختی لە ژیانە لە 140 بۆ 50 ئەشێ جەنەتیک بێ، ئەشێ بۆ ماوە بێ. طبعا بۆ معلوماتان ئەم بەحسانە پێ ناوترە ئیڤیدنس بیس. ئیڤیدنس بیس واتە جێگیرە و نەگۆڕە، نە ئەشێ بگۆڕدرێ. بەڵام لە 140 بۆ 50 دانێ لەم بەحسەیە. لە 110 ئەگێڕێتەوانێ بۆ هۆکارەکانی چواردەورمان، سەروەت و سامان و شەهادە و پارە و دەسەڵات و ئەمانە، خۆشبەختی. لە 140یان ئەڵێ بیرکردنەوەکانی خۆمانە، هەست و سۆزەکانی خۆمانە، بڕیاردانەکانی خۆمانە، تێڕوانینمانە بۆ ژیان. کەواتە بەرپرسیارەتی هەڵگرتن بەرامبەر بە بیرکردنەوەکانمان گرنگە. تێڕوانینت بۆ ژیان چۆنە؟ جەنابەت مەرحەلەیەکی دەرچی بۆ مەرحەلە دوو. ئەی ئەم هاوینە دەبڕۆ کاکە گیان لای شتێ فێر بە، بە ئۆنلاین شتێ فێر بە. چکە شاهدەکەی جامیعە کە ئەدەنێ تەعین نابی، خۆی تەعینات هەر نییە، بەس لە ئەهلیژیش دەست ناکەوێ. پێویستی بە لێهاتوویە. فێر بە، بەردەوام بە، لایەکێ فێر بە. ببن بە تەلەبە بە معنای کەلیمە. بوون بە تەلەبە ئازار بەخشە زۆر جار. چونکە بێ زۆر شت هەیە مامۆستاکە چاوەڕێکی فێرت کە. مامۆستای باش، مامۆستای باش، مامۆستایەک کە لە خەمی خوێندکارەکەیەتی. بۆیە هاوینەکانی هەوڵ بە هەندێک شتێ فێر بە. لە دووەم بەرپرسیارەتی بریتە لە بەرپرسیارەتی عەتف و سۆس. دوایی مەڵێ وەڵا عاتیفەم هین بووە، دڵمی هین کردووە کچەکە، دکتۆرشان تووشی کە ئابە بووم ئاڕێشی ئەومەتێ. عەیبە باوکی من، عەیبە. ئەو هۆیە لە خۆ کە نەگبەت، نەگبەت. دوای ئەکەوی وای بۆ ئەکەیتی وای بۆ ئەکەی. دوای ساڵێ لە زەواج جوابی تەلەفۆنەکەی نایەتەوە. یەکەم جار نووسێتی حوبی لە مۆبایلەکە. دوای نووسێتی یا ڕەبی تۆبە. نابێ باوکی من، لەبەرەوە باوکی من. یەکێک لەو شتانەی ئێوە کۆڵەوارە بن بەدەستیا ئەو لا دیوار و لادار و چیمەنانەیە کە دانیشی لەگەڵیا. بەرپرسیارەتی ئەوە عایدی تۆیە. کەس ناتوە کڵاش و کۆفێ بگرێ بەدەستەوە بڵێ کاکە ئادەی لەگەڵام برادەرە علاقەی خۆشەویستی بکە. من وەکو خۆم قەناعەتم بە کەپڵایەتی نییە و لە ڕوانگەی ئاینی ئیسلامی شەو هەڵەیە. ئیتر پێت خۆش یا پێت ناخۆش نییە. ئەمە یەکێک لەو خاڵانە. خاڵێکی تر لە بەرپرسیارەتی هەست و سۆزیەکانمان کە پێویستەکە ئێمە دایمەن ئاگامان لێ بێ، بریتیە لە چی؟ بریتیە لە من ناوم لێچوونی هەستەکان. مصطلحێکمان هەیە لە سایکۆلۆجیا، ئیمۆشنال ئینکۆنتیننس. ئینکۆنتیننس یعنی سکچوون بۆ معلوماتان، یعنی لێچوون. یعنی عەتفەکانی خۆی بۆ کۆنتڕۆڵ ناکرێت. لە فەیسبوک کۆمنت شتێکی بەدڵ نییە، کۆمنتێک ئەنووسێ دا ئەبارێ بەسەر ئاژدا و ئاباییە. باوکی منەوە ئەو پەڕی پێنەگەیشتنە، ئەو پەڕی نەبوونی بەرپرسیارەتیە. تۆ بم کۆمنتەی خۆت ڕاستە خۆ بەتاڵەکەیتەوە خۆ مرتاحەکەی. بۆ معلوماتان گرەیەکی گەورەی دەرونیە ئەو کۆمنتانەی کەیبینن، ئەو قسانە نەشیاوانەی کەیبینن. بەرپرسیارەتیەکی تر کە ئێوە گرنگە بچینە سەری بریتە لە بەرپرسیارەتی ڕەفتاری. هەر عایدی خۆتە ئەمیش. یەکێک لەو بەرپرسیارەتی ڕەفتارانە چییە؟ دایمە من ڕوونۆچە، من نازانم بۆ دایمە ڕوونۆچ. با بزانم پێکەنیم بە پارە نییە و سنتیشی تێ ناچێ. زەردەخەنە بەس کوڕان بۆ کوڕانی بکەن، کچانیش بۆ کچانی بکەن. باشە؟ شتێکی کە هەیە باوە هەندێک کوڕ هەڵێ دکتۆر ژیان من دەعوە ئەەکەم، بەس دەعوەی کچان. واز لە کچان بێنە خۆیان دەعوەی خۆیان ئەەکەن. ئێوەش خۆتان دەعوەی خۆتان بکەن. باوکی
کەواتە لەبەر پرسیارەتە ڕەفتارەکە بریتیە لەوەی کە من دایما کەسێکی مڕومۆش نەبم. خاڵێکی تر لە بەرپرسیارەتی ڕەفتاری چییە؟ بریتیە لە هەبوونی ئەدەب لە مامەڵەکردن لە ڕەفتارە لەگەڵ چواردەوەر. شتێک هەیە نازانم ئەبێتە دیاردە یان نەبێتە دیاردە، ئەیلانی کەم دیاردە کاڵێن دیاردە لە سادەی مجتەمع وابێ. بریتیە لە کەم ڕێزدانان بۆ مامۆستا و بۆ لخۆمان لە گەورەتر. مامۆستا چییە؟ وەڵا ئینتەرنێتی چییە؟ بەم شکڵە قسەکردنە، بەم بێئەدەبیە قسەکردنە من تێناگەم لە کوێی پەروەردەی خانەوادەکانمانە هەیە بم شێوازە قسە بکرێ. لە کوێی پەروەردەی خانەوادەی کوردی مسلمانی ئەسڵ هەیە کە بەم شێوازە قسە بکرێ. کوای ئێمە فێری ئەوە بووین؟ ئێمە فێری ئەوە بووین گەورەیەکە و لەبەری هەستین. حاشا لە جەنابتان ئینشەڵا ئێوە وانین، بەس خەریکە ئەم شتە زیاکە. خەتای باشەکانە ئەگەر ئەمانە زۆر دەرەکەون. ئەمانە کە دەرەکەون خەتای ئەوەیە تۆ تەقدیر نانوێنی بۆ مامۆستا. تەقدیر نواندن بۆ مامۆستا معنای ماستا و ساردکردنەوە و گەرمکردنەوە نییە. تەقدیر نواندن عی لەبەری هەستا. ئەگەر خلافیشت هەیە لە بیرکردنەوەیە، عیلمەکەیشی و پێڕاست نییە، ئەو لە تۆ گەورەترە. یعنی احترامگرتنی لە خۆ گەورەتر، وابزانم شتێکی زۆر مهم نییە و دەستخۆشیش لێ ناکرێت لەسەری. ئەبێ بیکەی، چونکە ئەسڵ وایە ئینسان بەرپرسیارەتی ڕەفتاری خۆ دەڵگرێت. کاکە ئەوە بۆ جنێ و پیا وڵات وڕێی کردم، کاکە ئەوە بووە و لێ کرد وڵا ئیتر دەفعیان کردم. باوکی من خۆ تۆ لەمبەرگینی دەفعبی. چاوەکەم تۆ ئینسانی، ئەبێ ئەم هەست و سۆزە خۆ هۆڵبەی بەرپرسیارەتێکی هەڵگری. کەواتە ئەمە خاڵێکی ترە لە بەرپرسیارەتی کە زۆر زۆر گرنگە ئێمە ئیشی لەسەرکەین. بۆی زۆر لێرە نەبێمەوە چمە سەر خاڵی دووهەمی بەرپرسیارەتی. یەکەم وتمان خۆتی، دووهەم خۆت بەرامبەر ئەوانی تر، کۆمەلگا، خانەوادە، وڵات، نیشتیمان، ئەمانە هەر یەکێک لەمانە بەرپرسیارەتی هەیە. یەکێک لەو بەرپرسیارەتی هەتە بەرامبەر بە دینەکەتە. تەقدیردانانە بۆ ئاینەکەت، ڕێزگرتنە لە ئاینەکەت. هەر ئاینەکەشت فێرتەکە ڕێز بگری لە ئاینی غەیری خۆت. کە تۆ مسلمانی فەزڵێکی زۆر زۆر مهم نییە کە شوفشکەی مەسەر غەیرە مسلمانە. برادەرەکەت باوەڕی بەخوانیە، بە ئەخلاق و بە ئەدەب زۆر جار هەبووە کەسێک باوەڕی بەخوانە بۆ گەڕاوەتەوە. کەواتە ئەمانە زۆر زۆر مهمە. هەندێک لە بەرپرسیارەتی واکە کەسی گەورە دروستکە. هیچێک لەوانە مامۆستا سەعیدی نورسیە. خوای گەورە لێی خۆشە. مامۆستا سەعیدی نورسی لە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئیمانەکەی، بەرامبەر بە نەتەوەکەی، لە گەرمەی خراپی و ڕووخانی دەوڵەتی عوسمانی و سەرەڵدانی دەوڵەتی با بڵێن ئەلمانیە تا تورک و ئەمانەیە هەستا زیندوکردنەوەی ئیمان کردی بەرپرسیارەتی ژیانی خۆی هەموو ژیانی بۆ تەرخان کرد. ئێمە ناڵم با ئێمە بین بە مورسی. بەس هەر یەکێک لە ئێوە بەرپرسیارن لە کارێک کە خوای گەورە بۆی دروست کردووی، ئازایەتی تۆ، بەرپرسیارەتی تۆ ئەوێ بزانێ ئەو کارە چییە، بیدۆزیتەوە ئیشی لەسەرکەی. ئەم پرۆسەیەش گەنجە بەڕێزەکان، برایانی خۆشەویستم، کچەکان، خوشکان، ئەم پرۆسەیەش پرۆسەیەکی درێژخایەنە، ڕێڕەوێکی دوور و درێژە. کاتێکی دیاریکراو نییە بڵێ فلان ڕۆژ پێیەگەین. 3 دقەمەوە من تەواو بم، پێشەوەی تهدید بکەی بە قوربانی تۆم. خاڵێکی تر لە بەرپرسیارەتی نواندن بریتیە لە بەرپرسیارەتی نواندن بەرامبەر بە خانەوادەکەت. ئەوانەتان باوکتان هەیە، ئەوانەتان دایکتان هەیە. زۆر جار هەیە دایک و باوک لێمان ڕازی نابن. طەبیعیە. دایک و باوک ئەبێ لە 4 شتا ئاگای لە مناڵەکەی بێ و ئەبێ لێپرسینەوەت لێ بکا. و ئەگەر بی بە دایک و باوک ئەبێ لەو 4ەیە ئاگا و لە مناڵەکەت بێ، ئەبێ لە پرسینەوەی لێ بکەیت. 4 شتی زۆر گرنگە. یەکەمیان کاتێک کە زانی مناڵەکەی ئەخلاقی خەریکە لە دەستەدا بەدڕەوشتە بێ، ئەبێ تەداخولی ژیانت بکە. دووهەمیان کاتێ زانی ئاینەکەی خەریکە لە دەستەدا. سێهەمیان کاتێ زانی ئەمن و ئاسایشێکێتە خەتەرە و خەریکە لە گروپێکی لادەرایە. چوارەمیان کاتێ زانی تەندروستی جەستەیی یان دەروون دروستیەکەی خەریکێکێتە خەتەرە بێ دایک و باوک ئاگای لێت بێ. پێویست ناکات دایک و باوک دایک تەلەفۆن بۆکە ئاخر کەس جواب بدەیت و دوودایمە حساب بۆ باوک دوو لە جەنابەت. یانی هەندێک کەسمان هەیە وایە باوکی من ئەو ڕۆژەی کە باوکت لە دەستدا پەشیمانی ناخوات. خاڵێکی تر لە بەرپرسیارەتی کە ئێمە زۆر زۆر گرنگە هەڵی گرین بەرامبەر بە خۆمان بریتیە لە بەرپرسیارەتیکردن بۆ ئەو زانکۆیە و کارکردن لە دوای زانکۆ. ئەو کاری کە دەستەکەوێ بەڕێزان، کارکردن هەر بۆ خۆی یەشێکە لە ڕێگاکانی دەرەندروستی. ئینسان کارێکی هەبێ با پارەکەشی لە سەرەتایەکەم بێ. ئەم کارە وات لێکا خەڵکی تر بناسی، تێکەڵاوی خەڵکی تر بی، خەڵکی تر وات بکەی توانەکانی خۆ بسەلمێنی. ئەمە پێویستی بەوە هەیە دوو جۆر لە لێهاتووی سەرەکی بیزانن. لێهاتوویشیان پێوتە لێهاتوویە کەسیەکان هەمومانێکش ئەمانەوێ، خۆ ڕێخستن و کات ڕێخستن و پلاندانان. لێهاتووی دووەمیان بریتە لە لێهاتوویەکانی پیشەکەت، گوناحباری، بەرپرسیاری.
ئەگەر تۆ ژمێریاری تەخەڕوجەکەی نازانی حساباتکەی معقول نییە لە مختبەر تەخەڕوجی کردووە 3 ساڵە 3 ساڵیشە بە خۆبەخش لە مختبەرێکە 6,000 فەحسەکە غەڵەتەکە پزیشکێکی نازانی تا ئێستا سۆندەیەکی مەعدە بۆ نەخۆشێک دابنێ کارەساتی مرۆییە ئەمانە پێوتە لێ هاتووی ئیشەکەی خۆت یعنی چی مهندسیت و 3 ساڵە لەگەڵ فڵان کەسا ئیشەکەی نازانی پیاو نایە بەلای بیناکەیە بڕۆ یعنی جاری وایە بەرەو ئەمە بەرپرسیارەتێ پێویستە کاوەرێگری خۆی عادەتەن قادورمە لەسەرەوە پاکرێتەوە ڕاستە جاری وایە سەرەوەی قادورمەکە پاک نییە خوارەوە هیچ نەبێ با خۆمان پاکەینەوە هیوادارم پەیامەکەم گەیشتە بێت تۆ بەرپرسیاریت چونکە جاری وایە بەرپرسیارەتی ئەدبا بەرەو کوشتن نمونەش قازم محەممەدە خوای گەورە لێ خۆش بێ پێش ئەوەی ڕاکە وتی با خۆم بکوژن پێش ئەوەی شعبەکەم بمرێ هیوادارم هەر یەکێکتان ببنە باشترین کەس کە ئەبێ ببی لە من باشتر بی لە دایک و باوک و برادەرەکانە باشتر بی بەس بە 2-3 مرج بە ئەدەب بە خۆ بە گەورە مەزانە خزمەت کە بەرپرسیارەتی و کە هەڵگر عەزابی دنیا ئەخۆی خەڵکی دنیا ئیهانەتەکە خەڵکی دنیا قسەمان پێ ئەڵێ هەر یەکە و بە خەڵکی شوێنێک دەزانێ خاڵی چوارەم ڕقت لە هیچ کەسێک نەبێ عیبە عەشرەت و عەشرەت شار و شار ئەمە هەولێرە ئەمە سلێمانیە ئەمە ڕانیە ئەمە دووە کە بابە هەمووی موسڵمانە هەمووی کوردە هەمووی ئینسانە هەمووی بەشەرە نە تۆ مهمی خەڵکی هەڵەبجەی نە من مهمم خەڵکی سلێمانی نە تۆ مهمی خەڵکی هەولێری نە و مهمە خەڵکی کۆیە یا شارێکی ترە لەبەرەوە گرنگە بەم شێوازە مامەڵە بکەین جارێکی تر مسپارەکەم موفەق ئینشاءڵڵا خواتان لەگەڵ بێ زۆر زۆر سپاس کاک دکتۆر عەزەتی کێشە سپاس بۆ وتەکانت سپاس بۆ کاک دکتۆر زانە بەڕێزان دوو بڕگەی تر ماوە کە بگەین بە کۆتایی یەکەمین فیستیڤاڵی ئاینی زانکۆی سلێمانی بڕگەیەکیان ڕێزلێنان و سپاس و پێزانینی ئێوەیە و سپاس و پێزانینی زانکۆی سلێمانیە بۆ هەموو ئەوانەی کە دەستیان هەبوو لە سازدانی ئەم فستیڤاڵە ئاینیە لە سازدانی ئەو بەربانگ و ئێوارەخوانەی کە بۆ ئێوە ئامادە و ساز کرابوو داوا لە پرۆفیسۆر دکتۆر کۆسار محەممەد عەلی موراد سەرۆکی زانکۆی سلێمانیەکەین بفەرمێ بە دابەشکردنی چەند ڕێزلێنانێک بەسەر ئەو کۆمپانیایانەی کە ئێستا یاخود ئەو کەسایەتیانی کە ئێستا ناویان دەخوێنینەوە کە سپۆنسەر و پشتیوان بوون بۆ بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵە ئاینیە و هەمیشەش ساڵانە بە بەردەوام لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دەستیان هەبووە بۆ خزمەتی خوێندکاران و بەشە ناوخۆیەکان و کەسانێکی دیکەش کە هەمیشە دەستیان بە زانکۆی سلێمانیەوە بووە سوپاس و پێزانینەکان پێشکەش دەکرێت بەڵام دواتر کۆنسێرتی ئاینیمان دەبێ کە بۆ هەرێک لە بەڕێزان پەیام عەزیزی و شەهرام مەنسووری و بیلال کەیوانی ئامادە ئەکرێت لەگەڵمان بمێننەوە بۆ ئەو کاتەش کاک دکتۆر زۆر بەخێربەی سوپاس بەیاد گروپ کاک جەمالی حاجی عەلی زۆر زۆر سپاسیەکەین ئەم پیاوە یەکێکە لە پیاوە جوانەکانی شار و هەمیشە پشتیوان و خزمەتکار بۆ هەموو چین و توێژەکان و هیچ کاتێک خۆی لە بەرپرسیارەتی و خزمەتکردنی زانست نەتزیوەتەوە چ لە ناو شاری سلێمانی بێت چ لە دەرەوە لە قەزا و ناحیەکان بێ سپاسی ئەو پیاوە جواناکەین دەستی خۆش بێ ئەرکی کێشاوەکە پشتیوانی ئەم فستیڤاڵە و بەردەوامیش پشتیوانی زانکۆ و بەشە ناوخۆیەکانی کردووە بەڕێزیان بفەرمونون بۆ وەرگرتنی سوپاس و پێزانینی زانکۆی سلێمانی و کە بە ناوی ئێوەی خوێندکارەوە پێشکەشیانەکەین دەستخۆشی لە یەکەین زۆر سوپاس کاک جەمال دوا بە دوای کاک جەمال نوێنەرانی نەخۆشخانەی بەخشین کە ئەوان نەکشایەنی ئەوەن کە بە هەمووتان چەپڵەیەکی زۆر گەرمیان بۆ لێ بدەن بەڕاستی زۆر زۆر سپاسیانەکەین جگەل لە ئەمڕۆ جگەل لەم فێستیڤاڵە نزیک بە 24,000 خوان ئامادەکەن بە بەردەوامی بۆ چەند ڕۆژی ئایندەش بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکان و ئەوانیش لە ڕێگای چەند کۆمپانیا و سپۆنسەرێکی ترەوە زۆر سپاس ئەرکی کێشە لە ڕێگای چەند کۆمپانیا و شوێنێکی دیکە و جگەلەوە نەخۆشخانەی بەخشین بە ئەمبوڵانسەکانیان و بۆ ئۆفرانی کە لە ئایندە ئیعلان دەکرێت بۆ ئێوەی خوێندکار بەردەوام دەبن بۆ هاوکاری و پشتیوانی ئێوە
ئێستاش نوێنەرایەتی نووسینگەی بەڕێز کاک بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. نامەوێ باسی ئەوانە بکەم کە کردوێتی جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ڕاستیە تیمەکانی ئێوە خۆتان شایەت حاڵن لە ماوەکانی ڕابردوودا چەند بەچڕی لە خزمەتی سەرجەم کۆلێژ و پەیمانگاکانە بوونە لەم سنوورە و چەندین ملیۆن دۆلاریان بۆ خزمەتی ئێوە خەرج کردووە و ئێستاش بە بەردەوام ئەوان بەڵێنی ئەویان داوە کە پشتیوان دەبن بۆ بەشە ناوخۆیەکان. سوپاسی جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و نووسینگە و نوێنەرایەتی بەڕێزیانەکەین کە ئەم ڕۆژ لەگەڵمانە ئامادە بوون. بەخێروی بەڕێز کاک مەریوان ئەگەرچی خۆشی لێرە نەبێت و نوێنەرایەتی کۆمپانیای مایەرکاسیتی کاک مەریوانی حاجی جەمال وەکو بەڕێوەبەری جێبەجێکار زۆر هاوکار و پشتیوان بوون بۆ ئەم فێستیڤاڵە. سوپاسی مایەرکاسیتی شەکەین ئەگەر نوێنەریان لێرە بێ بفەرمونون بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. پێچە لێرە نەبن کاک دکتۆر، سوپاس دەکەم. ئەرکی کێشا جەنابیشت زۆر زۆر سوپاس. سوپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی. پرۆفیسۆر دکتۆر کاوە جەمال ڕەشید یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی و کاروباری کارجێڕی و دارایی فەرموون بە دابەشکردنی چەند خەڵاتێکی ڕێزلێنان تاوەری تەندروستی سمارت کە ئەویش پشتیوان بۆ بەڕاستی و لە کەمپی کۆن و بەشە ناوخۆیەکانی کەمپی کۆن بە بەردەوام هەموو شەوێک یاخود هەموو بەربانگێک خواردن ئامادەکەن لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە دەستیان پێ کردووە تاوەکو ئێستا و ڕۆژانی ئایندەش بەردەوامە بن. سوپاسیانەکەین دەستخۆشیمان بۆ تاوەری تەندروستی سمارت. نوێنەریان بفەرمێت. کۆمپانیای لۆردلاند ئەوانیش سوپاسیانەکەین کە پشتیوان بوون بۆ بەڕێوەچوونی فێستیڤاڵەکە. ئەگەر ئەوانیش نوێنەریان لێرە بێ سوپاسیانەکەین. کۆمپانیای لۆردلاند کا قادر سەنگاوی بەڕێزیان بفەرمون بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. زۆر بەخێربێی سوپاس. دوابەدای کۆمپانیای لۆردلاند کۆمپانیای سەفرە کاک شەریف ڕەسوول سەعید و ستافی بەڕێزیان کە لە ئامادەکردنی سەبەتەی خۆراکی کە بۆ ئاگاداری بەڕێستان خوێندکارانی بەڕێز ئامادەبوانی بەڕێز. فێستیڤاڵی یەکەمین فێستیڤاڵی ئاینی زانکۆی سلێمانی تەنها ئەمە لە خۆ ناگرێت، درێژەیە بێت و بە دڵنیاییەوە زیاتر لە 500 سەبەتەی خۆراکی ئامادە کراوە بۆ ئەو فەرمانبەرانی زانکۆی سلێمانی کە شایستەن بە وەرگرتنی. کۆمپانیای سەفرەش لەوەیە دەستی گەورەی هەبووە. ئەنجومەنی زانکۆ بە سوپاسیانەکەین لە جەنابی سەرۆکی زانکۆ بۆ ئەنجومەنی زانکۆ سەرجەمیان دەستی باڵایان هەبووە لە ئامادەکردنی سەبەتە خۆراکیەکاندا و هەندێک کەسی دیکەش کە پێیان نوتین حەز ناکەن ناویان بێت، بەڵام ئەو بابەتەش لە چوارچێوەی یەکەمین فێستیڤاڵی ئاینی زانکۆی سلێمانیدا دەخرێتە ڕوو. هەروەها گروپی کۆمپانیەکانی قەیوان کە سوپاسی ئەوانیش دەکەین بەربانگی ئەم ئێوارەیە ئەوان ئەرشیان کێشە. سوپاسی بەڕێوەبەری جێبەجێکار وەستافی ماندوونەناسی بەڕێزیانەکەین کە بە سوپاسەوە کۆمپانیای قەیوان و گروپی کۆمپانیەکانی قەیوان بەگشتی زۆر زۆر هاوکار و پشتیوانمان بوون. سوپاسیانەکەین. ئەگەر نوێنەریان لێرە بێ بفەرمونون بە وەرگرتنی خەڵاتەکەیان. پێچ لێرە نەبن کاک دکتۆر، زۆر زۆر سوپاس دەکەم. ئەرکی کێشە ئەر خەڵاتەکە نە ئەوە کاک دکتۆر زانە. زۆر زۆر سوپاس بۆ کاک دکتۆر کاوە. دەستخۆش کاک دکتۆر زۆر سوپاس. پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر پێشڕەو حەمەجان یاریدەدەری سەرۆکی زانکۆ بە کاروباری خوێندکاران فەرمێ بە دابەشکردنی چەند خەڵاتێک. گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بەڕێزان هەموو ئەو ناوانەی کە دێن هەم لە فستیڤاڵ یەکەمین فستیڤاڵی ئاینی و هەم وەکو لە دەرەوەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بە بەردەوامی ئەو شوێنانن ئەو گروپی و کۆمپانیایانن و ئەو کەسایەتیانن کە هەمیشە زانکۆی سلێمانی پشتی پێبەستون.
و هەمیشە چاومان لەوەیەکو زانکۆی سلێمانی کە ئەو کۆمپانیایانە ئەو خەڵکانە بە بەردەوام پشتیوانی بکەن لە کار و چالاکیەکان چ زانستی چ خەیرەکانی زانکۆی سلێمانی سوپاسیانەکەین و داوایان لێ ئەەکەین و هانیانە دەین کە بۆ زیاترکردنی سەبەتە خۆراکیەکانی هەموو بە ڕێزانەی کە لێرن و بە تایبەتی کۆمپانیەکان هاوکار بن پشتیوان بن بۆ زانکۆی سلێمانی. گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە ئەگەر نوێنەریان لێرە بێ گەرنا ڕێکخراوی کۆڵک کۆمپانیای شەمیم گوڵبەهار بەڵێ نازام چۆبی جەنابەت بەڵێ کۆمپانیای شەمیم گوڵبەهار کۆمپانیای ئاوی سلێمانی مامۆستا پێشی ناسیح بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی کۆمپانیاکە بفەرمێت بە وەرگرتنی خەڵاتی ڕێزدێنان کۆمپانیای ئاوی سلێمانی لە ماوەکانی ڕابردوودا بە بەردەوام هاوکار بووە بۆ ئەم ئێوارەیەش هەر هاوکار بووە و دڵنیاین کە کۆمپانیای ئاوی سلێمانی یەکێکە لەو کۆمپانیانی کە هیچ کات زانکۆی سلێمانی دوودڵ نەبوو لەوەی کە ڕوویان لێ بنێت بۆ خزمەتکردنی ئێوەی خوێندکار و بەگشتی کۆمپانیای نەجمەدین ئەگەر نوێنەریان لێرە بێ ئەوانیش بفەرمونون. کۆمپانیای جیهانگیریش هەر کۆمپانیایەک بووە کە پشتیوان بووە بە بەردەوامی لە بەربانگ و ئێوارە خوانەکاندا هاوکار بووە. کۆمپانیای ژاڵە پلاستیک لە ماوەی ڕابردوودا لە سەوزکردنی زانکۆی سلێمانیدا ڕۆڵی باڵای هەبوو تاوەکو ئێستاژ ئەو مادانی کە ئەو وەکو پشتیوانی بۆ زانکۆی سلێمانی ناردووە هەربوونی هەیە و کاری پێکرێ بۆ زیاتر سەوزکردنی زانکۆی دایک و ئەم کەمپە تازەیە کە ئێوەی خوێندکاریش ڕۆڵی باڵا و کاریگەرتان هەبوو دەورتان هەبوو لە سەوزترکردنی زانکۆی دایک. هەروەها کەناڵی ئاسمانی پەیام سپاسیانەکەین کە ئەمڕۆ ئەرکیان کێشاوە لە ڕووی میدیاییەوە سپۆنسەری میدیایی یەکەمین فێستیڤاڵی ئاینی زانکۆی سلێمانی بوون. زۆر زۆر سپاسیانەکەین. نوێنەری کەناڵی ئاسمانی پەیامیش بفەرمێ. سەرچاو کاکتۆر پێشەو سپاس بۆ جەنابیشت ئەرکی کێشا. زۆر سپاس کاکتۆر. کاک پەیامی عەزیزی، شەهرام مەنسووری، بیلال کەیوانی، ئەو دەنگانەی کە هەمیشە لە خەیاڵمانان دەنگی زیندوون و دەنگی کاریگەرن و دڵنیام ئەم شەو هەمومان بە تاسەوەی چەک لەو بڕگانی کە چاوەڕێمان کردووە و بڕگەیە کە کۆنسێرتی ئاینیەکەمان پێشکەش بکەن داوایان لێکەین بفەرمونون بۆ ئەوەی گوێچکەمان دڵمان پڕکەن لە ئەو دەقە پیرۆزانی کە لە سرودە ئاینەکانیانە پێشکەشیەکەن و ئەو دەنگە جوانانی کە هەیەە بەڕاستی. بەڵام ئەوەی کە زۆر زۆر پێویستە ئێوەی خوێندکار لە ئێستایە تکایە هەمووتان چەپڵە بۆ ئەو کۆمپانیانێکە بە ئەرگ نەبێت چونکە هاندانێکی زۆر گەورەیە. سپاسانەکەین کۆمپانیاکان، نوێنەری کۆمپانیاکان، نەخۆشخانەکان، هەموو ئەو شوێنانی کە پشتیوان بن بۆمان. چاومان لەوەیە کە لە بۆ ئایندەش پشتیوان و هاوکار بن. نووسینگەی جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو چەپڵانە بۆ ئێوەشە کە داوا دەکەین دیسانەوە بەردەوام بن لە هاوکاریکردنی خوێندکاران و زانکۆی سلێمانی. گروپی هونەری کاک پەیام کاک شەهرام مەنسووری، کاک پەیام عەزیزی و کاک بیلال کەیوانی زۆر زۆر بەخێر بن.
هاوڕێیان وابزانم ئاویان ئەوێ وانە ئاویشان بۆ بێنن برادران چاودێرانی بەڕێز ئاویان بۆ بێنن خوێندکارانی بەڕێز تکایە بە بێدەنگی بۆی کە بە تەواوەتی گوێبیست بین بۆ سرودە ئاینیەکانیان تکایە شوێنی خۆتان دۆزنەوە چۆن دەتوانن بەڵام دابنیشن تکایە بە دانیشتنەوە نەخۆ خێر بن باشە بەسە من دوا قسەی خۆمەکەم و ستەی چێ هەڵم بۆم بە ڕێزانە بۆی جارێکتر نەگەڕێمەوە لە کاتیەوان بگرم هەمومان بە تاسە و دانیشتن گوێیان لێگرین سواز بۆ ئامادەبوونتان خوێندکاران دەستان خۆش بێ نمونەیەکی جواری خوێندکاری زانکۆتان پیشاندا دەستخۆشی بۆ هەر هەمووتان زۆر زۆر بەخێر بێن زانکۆی سلێمانی زانکۆی دایک هەمیشە بۆ هەر چین و توێژێک خزمەت دەکا لە ڕووی زانستیەوە هیچ کات درێغی نەکردووە و لە ڕووی ئاینیشەوە ئەوە دەست پێکرایە کە من فستیڤاڵی ئاینی دەبێت بە نەریتێکی ساڵانە کە بڕگە و بابەتی جیاواز لە خۆ بگرێ سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان دووبارە سوپاس بۆ سپۆنسەرەکانی یەکەمین فستیڤاڵ و پێم خۆشە زۆر بە تایبەتی بە ناوی هەمووشتانەوە سوپاسی جەنابی سەرۆکی زانکۆ بکەین کە پشتیوانێکی زۆر زۆر گەورە بوو بۆ ئەم فستیڤاڵە بڕوا بکەن ڕۆژانە خۆی دەهات لێرە چاودێری بەڕێوەچوونی کارەکانێ کرد و لیژنەی باڵای ئامادەکردنی فستیڤاڵ بەڕاستی ماندوو بوون بڕوام پێ بکەن دوی شەو من ئاگادارم لێرە بوونە بۆی کە لە خزمەتی ئێوەیە بن و ئەمریکا کراوە و ئامادە کراوە درێژەی پێ بدەن فستیڤاڵی ئاینی درێژەی دەبێ هەر ئەمڕۆ نییە کە تەواو دەبێ بەڵام لە خزمەتەکەی بەردەوامە بێت تا کۆتایی مانگی ڕەمەزان دووبارەیەکەمەوە سەبەتەی خۆراکی دەبێ و پشتیوانی زیاتر بۆ خوێندکاران لە ئایندەیەکی نزیکە ڕادەگەیەندرێ لە زانکۆی سلێمانی زۆر زۆر بەخێر بێن ماڵتان ئاوا بێ ئەمانیش ئامادەن وردە وردە و لە خزمەتا بن من ئارام بەکرد سوپاستانەکەم کە هاتن چاوتان ماچەکەم سوپاس دەشیەوەش سوپاس الو
خوێنکاران و قوتابیانی بەڕێز و خۆشەوی سڵاوی خوای گەورەتان لێبێ. زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە لەم ئێوارە عیرفانیەیە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەین. ومێ دەخوازین خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایە قبوڵ بفەرمێ و بە ناوی ئەم ستافە جوانەوە برایانی زۆر عەزیز و خۆشەویستم کاکە پەیامی عەزیزی و کاکە شەهرامی مەنسووری و برای بچووکتان و کاکە سەیدبەندی و کاکە بڵێسە و کاکەیات زۆر لەگەڵ کاکە محەممەدی خۆشەویست زۆر سپاسی سەرۆکایەتی زانکۆی سلێمانیەکەین بۆ سازکردنی وەها کەشێکی عیرفانی و مێ دەخوازین بتوانین هەمومان پێکەوە بە سکوتێکی قوڵی ڕۆحیەوە ئامادەیەکی ڕۆحیمان لەگەڵ ئەم کەشە عیرفانیا هەبێ. جارێکی تر سوپاستان ئەەکەم یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. خەلایق چین و ڕەحمەتیان چی بێ کەرەمیان کامە بەشبەریان کێ بێ ڕەحمەت شیاوی ذاتی ئەڵڵایە بۆ دۆست و دوژمن دەرگاوڵایە ڕۆزی نابڕێ بە ناسپاسی بێقەدرت ناکا بەخوا نەناسی ڕەحمەتی دنیا وەفوری ڕەحمان زەڕێکە لە چاو ڕەحمی قیامەت بۆیە لە ناوی سی جزمەی قورئان ڕەحیم زۆرترە لە ناوی ڕەحمان يا أرحم الراحمين بەڵێ خوا ئەرحەمە الراحیمینە فریشتە و جین و بەشەر بەم ناوە بانگی لێ ئەکەن یا ئەرحەمە الراحیمین يا أرحم الراحمين دعای ڕەسوولی خاتەمە دعای سەروەری عالەمە دعای نەجاتی ئادەمە يا أرحم الراحمين ئاواری نوح لە تۆفانە دعای خەلیلی ڕەحمانە دعای زەبیحی قوربانە یا ئەرحەم الراحمین ئاواری موسای عیمرانە دعای یاعقوبی کەنعانە دعای پیری صابرانە یا أرحم الراحمين دعای الیاس و هارونە
دعاي ذو الكفل محزونا دعاي صالح ذنونا يا أرحم الراحمين دعاي لوط سليمانا دعاي داود خوشخوانا دعاي يوسف خجوانا يا أرحم الراحمين هاواري ود جرجيسا دعاي إسحاق وإدريسا دعاي اليسع وشيسا يا أرحم الراحمين دعاي شعيب وشعيايا دعاي عزير وعيسايا دعاي يحيى وزكريايا يا أرحم الراحمين الله مدد الله مدد الله مدد الله مدد يا رسول الله نزل يا رسول الله نزل يا رسول الله نزل يا رسول الله نزل يا جانبا سلطان من سلطان من أي جانبا سلطان من سلطان من دریای بی پایان من بالاتر از پندار من دریای بی پایان من بالاتر از پندار من بالاتر از پندار من الله مدد الله مدد الله مدد الله مدد يا رسول الله نزل يا رسول الله نزل يا رسول الله نزل يا رسول الله نزل ای ماه عالم سوز من از من چرا رنجیده ای ای ماه عالم سوز من از من چرا رنجیده ای ای شب افروز من از من چرا رنجیده ای ای شب افروز من از من چرا رنجیده ای دائم خطا بخشیده ای الله مدد دم بدم فاني نبي سر تا قدم تا دل سوت دم بدم فاني نبي سر تا قدم پروانه قد ناقه بشم اوايا الرقي
در خورشیدنا هواي الرقي عاشقان هواي الرقي عاشقان الله مداد الله مداد الله مداد الله مداد يا رسول الله نزاد يا رسول الله نزاد يا رسول الله نزاد يا رسول الله نزاد يكشف تنامه والكلام تجلد القرب الكلام يكشف تنامه والكلام تجلد القرب الكلام جايت در چشم الكلام از من چرا رنجیده ای جای تو در چشم الکنم از من چرا رنجیده ای از من چرا رنجیده ای أي ساحتي صد جنة دشتي على بستانه أي ساحتي صد جنة دشتي على بستانه نايدم بهزار قمشان يقخاني مغيلانه نايدم بهزار قمشان يقخاني مغيلانه بطرت برخصارت تاريك الله حربام ببرت برخصارت تاريك الله حربام بمزار يا بنوينا خورشيد درخشانك بمزار يا بنوينا خورشيد درخشانت أي ساحتي صار جنة دشتي على بستانك نايدم بهزار قمشان يا الخاري مغيلانه نايدم بهزار قمشان يا الخاري مغيلانه توسي درنشين بازي صاحبي صديع جازي توسي درنشين بازي صاحبي صديع جازي بيغمبري ممتازي دستي منو دامانت بيغمبري ممتازي دستي منو دامانت أي ساحتي سجنة دشتي على بستانك نايدم بهزار قمشان يكخاري مغيلانه نايدم بهزار قمشان يكخاري مغيلانه قرآني نعوتي تو ختمي ببشر نابي قرآني نعوتي تو ختمي ببشر نايم بخدك يا حسان يا رسول الله بخدك يا حسان جبريل سنا خانت ديدكم لو روجوا من آشناتم روحكم الله الله آشنايك بيانو ضل فداتم روحكم
دڵەگەر مەفتونی دانەی خاڵەکەی سەرگۆنەتە دڵەگەر مەفتونی دانەی خاڵەکەی سەرگۆنەتە خۆمەسیری پەرچەمی داوی بەڵاتم ڕۆحەکە مرشدي تو بيعتم ورقرتو خم أسيري برشمي داوي بلاتم روحك يا هركز نواز عزيز هركز نواز عزيز مدد بوجه من عزيزك جهرت دنياي يا لم فدات اي قل زاري مدينة من بقوتي وصلي وارو سبينيتو تو خدا توش نيبري موشە و بەراتم ڕۆحەکەم تو خدا توش نيبري موشە و بەراتم ڕۆحەکەم تووشی دوشی تێڵی نازی تۆ بووم تازە توخوا لەم گەڕێ باشەهادەت بێ بە ئەسبابی نەجاتم ڕۆحەکە بەرتەوی ڕووی تۆم کەدی لەو ساوە وەک ڕوح البەیان هەر خەریکی هەر خەریکی سيري سوري والضحايا تمر حكايا
بشمعك وغاو شاوري شميك وونكم شيبكم آخ آخ أمان 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 بعدك اشفي ظلمتي تقوى نكم شبكم بشمعكي وها شعري شبيكي ونكم شبكم فداد بميا رسول الله أتومستي لنوري خوال برشي نزرنا كي بعشقي تو دناليني بعشقي تو دناليني دفي درويش وناليني يعني دفي درويش وناليني لعشقت عارفي عاقل دناليني وكوب البول لعشقت عارفي عاقل دناليهار وكوب البول كالروج وشاوني يا غافل زعيف وزرد هر وكبي كالروج وشاوني يا غافل زعيف وزرد هر وكبي فداد بميا رسول الله أتومستي لنوري خوال برشي نزرنا كي بعشقي تو دناليني أي بعشقي تو دناليني دفي درويش وناليني يعني دفي درويش وناليني لعشقي خابي بمارد بشاوي مست بمارد دلي زارم بوش خبرنا كي دلي زارم بوش خبرنا كي فداد بميا رسول الله أتومسي لنوري خواه لبرشي نزرنا كي بعشقي تو دناليني بعشقي تو دناليني دفي درويش وناليني ين دفي درويش وناليني يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة يا وي عاشقتك دلي مشكينة دلي مشكينة يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتك دلي مشكينة دلي مشكينة بجمع مدينة بيسم وباواي بيسم وباواي عذاب مبادس رسول الله رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتك دلي مشكلة دلي مشكلة بتشوى مدينة
عرزابم وادا رسول الله رسول الله يا غاتي لبيك بكيش من الله بكيش من الله نظلم عزيز محمد نوا محمد نوا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة أول عاشق دار ضلي مشكلة ضلي مشكلة هروق حاجيان لدور بيت الله لدور بيت الله بما دوريتو يا رسول الله يا رسول الله يا ربي كين امشى وذكري واخلاص يا ربي كين امشى وذكري واخلاص بيادي جذباي سعدي بني وقاص يا رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتك ضلي مشكلة ضلي مشكلة پێم خۆشە ئەم شێعرە هەروەکو ئەوەی وا داستانی ئەم شێعرە ئەزانێت لەوا چێ زۆربەی زۆرتان بیزانن لەگەڵ ڕۆحەکەی بێخودا ئەم شێعرە بڵێن پێکەوە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من بۆ خۆی بگرێم یا نەفەسی پەردە دڕاوی یا بۆ جگەری کون و سەد پارە کراوی چی کردووە یاڕە کە خەو خواردن و ئاوی دایم غەم و بێداری و خوێناوە دڵی من دایم غەم و بێداری و خوێناوە دڵی من یاڵا یاڵا لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە
دوكينا أو خادم شرعي نبوي ملة دينا معلوم شو أبو خزمتي سالا في مدينة ومزاني كفوتا ونفوتا وضيمة ذاتك وهايكر دو الروح بفداي أو شاهد شب رجلي نقدم بوسي قدايا بخود ما بقيت اربا وميدو بتمايا نايتا ولا غير سريدا ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خذ لقايته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خذ لقايته أحمد وأسعد محمد 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 مجتبى يا مصطفيته صاحب سيدة مولانا وهم عالم مولايته صاحب سيدة مولانا موهم وعالم مولايته ام دنيا يتشاي ظلماتا قرن بنوري شرايته ام دنيا شاي ظلماتا قرماتا قرن بنوري شرايته ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيته يا مزمل بو خلاتك يا مدثر بو كلايته يا مزمل بو خلاتت يا مدسر بو كلايته يا سلاقابي تشريفا طه بو بدري قنايته الله يا سلاقبي تشريف تشريف طه ابو بدري قنايته الله الله يا الله حق لا اله الا الله 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 يا الله حق لا اله الا الله صلي على محمد دخيل يا رسول الله صلي على محمد دخيل يا رسول
وانشوخ بي وفارا دل از کفم برون شد آن شوخ بی وفارا جان تیر غمزه او از دست برد مرا جان تیر غمزه او از دست برد مرا الله الله یا الله حق لا اله الا الله 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 یا الله حق لا اله الا الله صل على محمد دخيل يا رسول الله صل على محمد دخيل يا رسول الله در کوچه محبت از نقد جا گذشتیم در کوچه محبت از نقد جا گذشتیم آخر جانا لطفی کن احوال این گدایا آخر جانا لطفی کن احوال این گدایا الله الله يا الله حق لا إله إلا الله صل على محمد دخيل يا رسول الله صل على محمد دخيل يا رسول الله يا رسول الله يا رسول الله مدينة بيا العزيز منزلك يا رسول بفتح يوخاك عزيزك تو کردن قبول تو کردن قبول گیانم به فدایت آی ای گل گلزار مدینه شوی لشوال تو بونه خواه شوی لشوال تو بونه خواه پابلی و بلی هوار جمی براوه ای خدا لم آگر برانا 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 تو مالم ویرانا 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 هرگز نواز و عزیز همت جلبیای بارش لعور
قد جنبي بارز الأرباب وعزيزم جيد لي يفاني خذ علم آقب برانا الله يا رب بيت ومال نبيرانا سيا شمانا ليلو ليلو ليلي يا سيا شمانا ليلو ليلو ليلي يا رسول أمانة أمشوا بك ميلي هوال ليلي آمال ليلي سيا جمالا يا فقير أمانة أمشوا بك ميلي هوال ليلي آمال ليلي وستاي صنعت خاز ليلو ليلو ليلي هركزت وجياد الأمشوا بك ميلي بذكرنا ومد في ركم وليلي دايما دل شاد الأمشوا بك ميلي هوار ليلي سيا جمالا ليلو ليلو ليلي يا رسول أمانة أمشوا بك ميلي هوار ليلي وهوار ليلي داني شوشاري فخري عالم باميلي خزيني هستي تخوابي كميلي مزين شي جنبا وانا كم وليلي أخباد برستي تخوابي كميلي أستاذي تعليم عزيز وليلي درسكي مجنوني تخوابي كميلي هوار ليلي سيا جمالا ليلو ليلو ليلي يا رسول أمانة تخوابي كميلي هاوار ليلي آمال ليلي خۆشەویستێک هاتە سەر ئستەیجەکە داوای ئەی ڕفێقانی تەریقەت و ئەی مەدینە من نازانم تایمان چەندێکە چونکە تایمان فریە باش لەگەڵ ما بڵێن مەرجی ئەوەیە ئەی ڕفێقانی تەریقەت دەردی عاشقیم چارەکەیان یان بەجارێ بمکوژێن جەرێ گەم باخنێ جەرێر پارەکەن جەرێ گەم باخنێ جەرێر پارەکەن چاوەکەیان بۆ ڕووی فیراقت دڵ دەناڵێ وەک ڕۆبایە بۆ دوو ئابرۆی مثلی تاقت بەندی ژەرێگەیان بوو کەباب ئای بەندی ژەرێگەیان بوو کەباب بڵێن ئەی ڕەفێقانی طريقا دەردی عاشقم چارەکە یان بەجارێ بمکوژێ گم بەخنجەر پارەکە ژەرێگم بەخنجەر پارەکە هر کسی هاتوتي من عاشق بر ومكايا تال سرقو
نیشانەی زەخمی مارایان گەزنا بێ ئای زەخمی ماران گەزنا بێ أي رفيقان ئەی ڕفیقانی تاریقان دەردی عێشقم شاركان ين بجاري زخمي ماران قسنا يا زخمي ماران قسنا قربان بماي جانانا بيركم نزر بوناك هرتو شمعي من بروانا يا نبي مدبوناكي بنزر بومان بروانا خود زاني آخر زمانا فيري بيران نزر بوناكي ديسا دي نزر بوناكي او ضلي من شيداناكي ديسا دي نزر بوناكي او ضلي من شيدانك قربان بمولاي مستم في ركم نزر بوناك قربان بمولاي مستم في ركم نزر بوناك يا لري الله بقراد استم في ركم نزر بوناك شيطانك قصد خويا فداي الروجك ألستم يا نبي نزر بوناك ديس علي نزر بوناك عبد الله من حيانك ديس علي نزر بوناك عبد الله من حيانك قربان بمولاي دينم آغاكم نزر بوناك قربان بمولاي دينم آغاكم نزر بوناك مرحمد كباب دبينم جارب دبينم في ركم نزر بوناك مرحمتك فامنينم ديركم نزر بوناك لعشقي تومست خندانم يا محمد لذوري تودي دقريانم يا محمد لعشقي تومست خندانم يا محمد لذوري تودي دقريانم يا محمد كيادي أو يادي إيماني عاشقانا أمن بوتو مست حيرانم يا محمد أمن بوتو ويلانم يا محمد لقل برسيم لبرشيزو جواني برنجي سورة وشادماني بشرمك وهم بنرمي داي جوابم
وتی با پێ بڵێم با تۆش بیزانی لەبەر عەشقی پێغەمبەرەوە سوورە ڕەنگە بڵێن لەبەر عەشقی پێغەمبەرەوە سوورە ڕەنگە بدەن سەڵەوات لە دیداری محەممەد لە عەشقی تۆ مەست و خەندانم یا محەممەد لە دووری تۆ دیدەگریانم یا محەممەد کە یادی تۆ یادی ئیمانی عاشقانە ئەمن بۆ تۆ ويلانم يا محمد أمن بوتو ويلانم يا محمد جا شەوگاری بەسەر چاوم بەسەر چاوم بەسەر چاوم بۆ مەدینەیشتان بۆ ئەڵێم بەڵام بەسەر چاوم ویستم ئەوە بڵێم شەو دانیشتنی ئێمە بەبێ مەولەوی کورد ناکرێ ئەکرێ ئەکرێ مامۆسا ناکرێ ئەمە بڵێم اینجا بۆ مەدینەکەتان بڵێم یا پیر ئامانەیەوە نەشۆ جەویرێ یا پیر ئامانەیەوە نەشۆ جەویرێ وەفریادم ڕایە تۆ بەشقی پیرێ وەفریادم ڕایە تۆ بەشقی پیرێ جامەینە سەر بەرزێن شادی مزگارێن ساقی جامەکە ئەم شەو بەکارێ خواشری خەوگرمە هەورەکەی دووری دۆز جاوە فەنا بەردە مەغز و ڕەگ و پۆ بڵێ یا پیر ئامانە نەشۆ جەویرێ وەفریادم ڕایە تۆ بەشقی پیرێ وەفریادم ڕایە تۆ بەشقی پیرێ نەیچی سادەخی قەزات وەماڵێ نەیچی سادەخی قەزات وەماڵێ دەمێ دەرجەنەی دەروون زوخاڵێ ئای قەزای پەنجەکە دەکلە من کەفێ خەیلێ عاجزە سالێ دەردەفێ خەیلێ عاجزە سالێ دەردەفێ یا پیر ئامانە شۆ جەویرێ وەفریادم ڕاست تۆ بەشقی پیرێت وەفریادم ڕاست تۆ بەشقی پیرێت ئەی خۆ من چێشم وایە گەڵیایی جارەیەن خۆ من چێشم وایە گەڵیایی جەڕەیە ئەی من بێجایم کەرەیە ئەی من بێجایم کەرەیە ئای سەرمای لەسەیە ئەی من بێجایم کەرەیە ئای سەرمای لەسەیە یا پیر ئامانە نەشۆ جەویرێ وەفریادم ڕاست تۆ بەشقی
او مايك بو من رب هيك كاكا عزيزان سلاو الرز واحترام هي ابو هيوا برز زور خوشحال بوم وفخري وشانازي بكون برو لخدمتي وبرزان بوم بەڵام من گەرەکم شتێک لە خزمەتان عاوزکن چوون من ئەبێ لە سەعاتی دا لە ڕوودا و بم هەشتۆمێ بەرنامی پاشیومە هەنێ بڕۆم بۆ ئیزاع لە خزمەتانە عەرزکەم ئاهەنگی یا ڕەسوول الله یا شای مەدینە ئەوە 1997 ئەوە ئاوازی براوە ئوستادی هەموو لایەکمانە ئاوازی ئوستاد محەممەد ڕزا عەزیزیە کە من وەکو برای کاکە حەمەرزا ئەو ئاوازمە ساڵی 1997 لە ئەوەڵین ئالبومم خوێندم و لە ساڵی 2015 لەگەڵ برای بەڕێزم سامی یوسف دووجارەمان کردەوە و ئەوە بۆ کورد بۆ ئەوەڵین جار فەخر و شانازیە کە شێعریک و موسیقی و کوردی لە تەواوی دنیا 400 میلیۆن نەفەر تاسە بینەری بووە یعنی سامی یوسف برامان وەختی کۆنسرتی هەبووە لە بریتانیا ئەو ئاهەنگی یا ڕەسوول الله یا شای مەدینەی بیستووە وتووەتی ئەو ئاهەنگە بۆی خوا ئەدا یعنی بۆی عەرفان و تەسەووف ئەدا ئەتر بەقاوی کرد لە ئێمە سێ ڕۆژ میوانی ئەو بەرادەرە بووین بەرادەرمان سامی یوسف لە دوبەی بووم ئەوە بۆ ئەوەڵین جارە لە شێعر و موسیقی کوردی یعنی چ لە گۆرانی و لە چ بواری تەسەووف و عەرفان ئەوە ئەوەڵین جارێکە لە دنیا تەوەسوتێکی خانەند گۆرانیمێژێکی نێودەوڵەتی چون ئەزانن سامی یوسف 900 میلیۆن نەفەر بینەری هەیە لە تەواوی دنیا 900 میلیۆن نەفەر ئەو ئاهەنگە بۆی خۆیکی زۆر جایەکی تەعەجوبی بوو وتی بۆ من زۆر گرینگە کە ئەو بینەری ئەو کلیپە گەیشتێتە 400 میلیۆن نەفەر لە سەراسەری دنیا و ئەفتەخاری کورد بژی کورد و کوردستان ئەمن چاوی هەمووشتان ماجەکەم بە ئیجازەتان ئەمن ئەڕۆم و ئیدامەی بەرنامەکە دەمە کاکە شارەمان بخوێنە خوا حافظ هەرە وەڵا قوربان شەو دەمەی کە ڕۆژ و شەو بەسەر چاو بەسەر چاو بەسەر چاو با کاک بیلال دەست پێ بکات ئەو داواکاریەکان بەڕێستان بە دانەدانەی بەجێ بێن دەی ئەڵێ لأول لآخر مداري أنبياء لباطن لصائر حبيبي كبرياء كتشون كلا دمج دبيل أمتي كقوري كوايا للروجي محشرات كاي أموكنا كواركايا خوشو دميك الروج وشو طوافك رواقته يا رسول الله خوشو سريك كوتبي لك وشو سقاقته يا حبيب الله هيبتي كتيك بي ضليك نيبي اشتياقي تو
حياتي من وصالته مماتي من فراقته بلي فري خيالته علاج شت وركايا بو مدينة بو برمرقي او نازدارا ظلم تنقا بو مدينة برمرقي او نازدارا ظلم تنقا بو جيقا بي او شفيع ياري غارا ظلم تنقا يادي هروا لبرشاوما برمرقي حزرت عمر وبقيع حزرت عثمان أري يارا ظلم تنقى يا رسول الله يادت ولا لا كافية يك نزرت بو دين وبو دنيا رسول الله يادت ولا لا كافية يقنزر بودين وبدنيا روجي كوا شاوم كوتا مرقو بارقهيتو يا رسول الله سرمبوبا سرقردي الريو خاكي بردر قهيتو يا رسول الله عاسي شيبلي وصف سناي قدي سروي سهيتو يا رسول الله عزيزكم جاني خمو عزيزانم فداي خاكي رهيتو يا رسول الله سردار غريب ربوار بلين بو مدينة برمرقي او ناس دارا دلين تنقى بو جيقبي او شفيع ياري غارا دلين تنقى يادي هروا لبرشاوما برمرقي حزرات عمر وبقيع حزرت عثمان ريارا هيدو البر باوكا كمام دلبر شالي سوق ينبو زيارات اوكا كمام حزرتي رسول ينبو زيارات باوككم حزرتي رسول دونش ديقرم يان باوانك من ليرا بك يان تونش ديقرم يان باوكك من ليرا بك حكيمنا برسي باوكك بيمار درد وشايا حكيمنا برسي باوككم بيمار درد وشايا بلين دلبر هاي دلبر باوككم دلبر شالي سون ينبو زيارات فخري عالم حضرتي رسول ينبو زيارات باوكك حضرتي رسول عزيز عزيز من نخوش وبيدوا هر توي دوا بخشو حكيم من قناه بارو خجالة توي شفيع المذنبين يا رولا درقاي كيبكم غيري تو أي شافعي زمري أثيم
واجبي رحم بسامة يا رحمة للعالمين بقربان باوكك يا بهاو مال بباوكو بدايكو فخري عليم كسوكار أو الصلوات بينه ياران حسابي نبي شنكو بودي دربا وكاكايم في غمر داوي بلين دلبر هاي دلبر باوكاكايم دلبر شالي سور ينبو زيارات باوكاكايم حزرتي رسول ينبو زيارات باوكاكايم حزرتي رسول قر حقيقيا باوككم عزيزكم هو ليل هو ليل قر مجازيا ضلي درويشم باوككم بتو رازيا ضلي درويشم بعزيزكم بتو رازيا دلبر هاي دلبر باوككا دلبر شالي سود ينبو زيارات باوككا حضرتي رسول ينبو زيارات باوككا حضرتي رسول پێم خۆشە هەمووتان لەگەڵ ما بێڵێن باران بارانە نمڕێزە ڕێزە باران بارانە نمڕێزە ڕێزە دایمە چاوێکم لە ڕێی ئازیزە لە ڕێی ئازیزە شەوان شەونایاڵان ڕۆژان ڕۆڕۆمایە شەوان شەوناڵان ڕۆژان ڕۆڕۆمە دایمە پەژایارەی دوریاکەی تۆمە یەکجار پەژارەی دوریاکەی تۆمە باران بارانە نمڕێزە ڕێزە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دایمە چاوێکم لە ڕێی ئازیزە خۆزگەم باوکایە سای وا لە ژێر سایەت خۆزگەم باوکایە سای وا لە ژێر سایەت تۆی کرد بە ئاغا و خۆی بوو بەڕایەت خۆی بوو بەڕایەت بڵێ باران بارانە نمڕێزە ڕێزە ئەی باران بارانە نمڕێزە ڕێزە دایمە چاوێکم لە ڕێی ئازیزە لە ڕێی ئازیزە قربان توبم يا رسول الله هر خم بقربان قباي سوزيتو قرباني حوشو برمار قديتو برمار قديتو باران بارانا نمڕێزە ڕێزە باران بارانا نمڕێزە ڕێزە دایمە چاوێکم لە ڕێی ئازیزە لە ڕێی ئازیزە یار وەک ئاسکاکایان بیرە و بیرەوەکایە هەر وەک ئاسکاکان بیرە و بیرەوەکایە هەر وێڵم لایە شوێن منزڵە پیرایەکە منزڵە
صلوات دبنيرن هرسان لبو آل وأصحاب لجناني نبي بلين صلوات دبنيرن هرسان لبو آل وأصحاب لجناني نبي يكبو خليفي برحقي بو بكري صديق أو يار الريس بيي ولي زاناي بتحقيق أو جان في داي مال سري سرداري تصديق هاوري تريق وغم خرو هم رازي صديق أيار تو رفيقي نوغار كسفر بوي بوجار لبرشقي نبي بلين هيار تو رفيقي نوغار كسفر بوي بوجار لبرشقي نبي بلين صلوات دبنير هرسات لبو آل أصحاب لجناني نبي صلوات تبنير الأرسال لبو آل أصحاب لجناني نبي أي عمري فاروقي نبيتو فارقي حق بتالي شيري بأنديش وشكنندي هربت كفر وضلالي لا يقي رتبي برزي نبي بوي بعد نبي بر كمالي أي بفداي سامو بفداي عزمت عمري بمثالي أي شاكة خوين درجا بخدنجي أعداء لبرشقي نبي يا نيشا كتخين درجا بخدنجي أعداء لبرشقي نبي بدل بلين صلوات دبنير هرسات لبو آل أصحاب لجناني نبي صلوات دبنير هرسات لبو آل أصحاب لجناني نبي كاني حياة عثماني بحيايا عثماني بحيايا هاوسر لبود ونوري مصطفايا هاوسر لبود ونوري مصطفايا جامع لبو قرآني ري هدايا شوزين داري محزري خدايا جيقي لجنة تايبة جدايا عثمان تو شهيدي إيمان بشاهدي قرآن لبرشقي نبي عثمان تو شهيدي إيمان بشاهدي قرآن لبرشقي نبي يلا صلوات دبنير هرسات لبوال واصحاب لجناني نبي يا شاهم علي أي بالوان فاتحي خيبر هاو خويني پیغمبر أتوي ناسراو بحيدر تفسيري آيي هل أتى أي شيري صفدر شارع بدين وزينتي محراب منبر أي جيان كفيدات كرتو جيان لدم وبربيان لبرشقي نبي أي جيان كفيدات كرتو جيان لدم وبربيان لبرشقي نبي مامۆستا بیلال تصنیفی کۆتاییمان بۆڵێ و
وكو خمانالين وختامه مسك طلع البدر وكيشالين بسرج دول برايا دلي بقرارا شاوكايانم قريبا يارا سينكا يامها داخدا يارا دول بريد بقرارا يار ياك وغم صد هزايا جارنا يا بيرسي لحيالم عاشقين ورجمايالم كيد بي يا ربي صايالم دول بريد بقرايارا يا رياك وغم صد هزايارا جارنا يا بيرسي لحيالي عاشقين نور جمايالي كيد بي يا رب وصايالي دول بريد بقرايارا يا رياك وغم صد هزايارا صافي بود بوشيت وشيدايا دل بإيش وسرب سودايا رحمك يبيب كال الريخوة دول بريد بقرايارا يا رياك وغم زارا طلع بدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله بلين أيها مبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير ذا أنت شمس أنت بدر أنت نور على نوري أنت مصباح الثريا أنت برهان الثريا يا حبيبي يا رسول أي خداي مشوا بدل من ذكري يا رحمنك منك إسلام